سڵاتان لێبێت لە پاشیڤەوە لەگەڵتانین بە کۆمەڵێک بابەتی نوێ بۆ ئەم شەوە و ئەم پارشێوە بۆ هیوایی کە سەرجەم بابەتەکانمان ببێتە جێگای سوودی هەموو لایەکتان. چەند میوانێکی تایبەتمان هەیە بە چەندتەوەرێکی جیاواز لە هەمان کاتیشدا هاوکاران و پامنێرانمان ڕاستەوخۆ لە شارەکانی کوردستان لەگەڵمانە بن بۆی بزانین شەوان یان پارشێ و خەڵک چۆن بەڕی دەکا و مانگی ڕەمەزانیش بە گشتی بە تایبەتە زانین کە ئێستا لە ناو بازار و شوێنە گشتیەکان قڕباڵێکی زۆر هەیە یان خواردنگە و چێشتخانەکان لە هەمان کاتیشدا ئەوانەی کە زیاتر لە ناو بازارەکانن خەڵکێکی زۆر لەوێ کۆ ئەبنەوە گەنجان بۆ بەسەربردنی کاتەکان یان چونکە لە ڕۆژدا زانین هەموو ماندووە لە هەمان کاتیشدا لە شەواندا زیاتر خەڵک ئارزووە کاپچێتە دەرەوە لە بەرەوەی کەمتر خەڵک ئەخەوێت تا کاتی پارشێ و ئەکات. ئێمە بەر لەوەی بچینە لای تەوەرەکانمان باس لە جۆرێک خواردنەکەین لە ڕۆژاوای کوردستان جیاواز لە هەر ناوچەیەک بە پێی دابوونەریت و کللتور یگومان خواردنەکانیش دەگۆڕێت. جۆرێک خواردن هەیە کە ناوی معروکەیە لە ڕۆژاوای کوردستان ئەم خواردنە دروست دەکرێت بە تایبەت لە مانگی ڕەمەزاندا کڕیارێکی زۆر و خەڵکێکی زۆر ئارەزوی ئەم خواردنە ئەکەن. پێکەوە بزانین جۆری ئەم خواردنە چیە و خەڵکەکەی بۆچی ئارەزوی خواردنی معروکە دەکەن. ئەف کارگەهێک چێکردنا ماروکایە گۆدمەها ڕەمەزانێدا کاری وان زێدەتر دەبە. منزر ji destpêka sibehê ve dest bi amedekirina hevîrê marûkan dike. Ji ber tadanê êvarî kujmeke mezin ji marûkan tê xwestin. Gorojane nêzî hezar nanên marûkan tê firotin. المعروف برمضان خبز المعروك. نانê معروک di heyva rojiyê de gelek navdar dibe. We xwarineke gelêriyê divê heyvê de. Çêkirina wê di gelek qonaxan re derbas dibe taku amade dibe. Weke çêkirina hevîr û tirşkirina wê di firinên taybet de. Çêkirina marûkan di gelek qonaxan de derbas dibe. Herûha gelek cûreyên wên hene û bi taybetî di meha Remezanê de ji ber got herhata welatiyan li serkirîna wê zêde dibe. Muzir diyar dike got ew hemî cûreyên marûkan çê dike da got xwestekên xelkên bicîbîne. في اقبال كثير هالسنه على رمضان وعم نشوف Îsal gelek xelk vînanî dikirin û xuya ye rêjeya rojîgiran zêde ye. Rojane xwestekên welatiyan zêde dibin. Loma em gelek cûreyên marûkan çê dikin. Heye bi xurme û bi gwîz û bi şokola û her wekî din. Xwarina marûkan bûye yek ji dap û nerîtên meha Remezanê. Welatiyên bajarê Xamşlo dibêjin got ew şêraniya herî xweş û navdar e di meha Remezanê de. عادة روجية زاروك دليوانات الهية وقت طقسك يشتقوسي ويناي حري فارم تينم دبنهم درن. إنها أكثر شيء حلويات دبن بس معروف وقت روجية أم دبن يعني أب تشكي مفضل لجمها وزارو كيف واجرتي وخش يعني ويبيجن. Gelek kargeh û cihên çêkirina marûkan li Rojavayê Kurdistanê peyda dibin. Ji ber got herhata xelkê li serkirîna wê zêde dibe. Ev nan tê naskirin wek cûreyekî taybet bi meha Remezanê û ew bi gelek navan tê naskirin. Hin jê re dibêjin nanê şîrîn û hin jê re dibêjin nanê rojiyê û hin jî dibêjin marûk. Lava Esad, Kurdistan 24 Qamişlo. بەڵێ بەڕێزان ئەوەی بینیتان جۆرێک خواردنی تایبەتە بە ڕۆژاوای کوردستان بە ناوی معروکە وەکو بینیتان کە قەرباڵوویەکی زۆرێ هەرچەندە لای خۆشمان بە هەمان شێوە کاتێک چیتە ناو بازار بە تایبەتوانەی کە خواردن دەفرۆشن قەرباڵوویەکی زۆر هەیە زۆر کەسەڵێ وەکو وایە خواردن نەمێنێتتر لە بازار خەڵک زیاتر کاتەکانی خواردن ئەخاتە ئێوارە لە بەرەوەی دوای کارکردن و تاوکردنی کاری بازار ئیتر و کاتە خواردن بۆ ماڵەوە ئەباتەوە یان پێویستەکانی زیاتر لە کاتی ئێوارەیە ئەکڕێت ئیتر ڕۆژەوانیش بێگومان زیاتر ئارەزووی کڕینی خواردنە کاوەکە لە هەر پێداویستێکی دیکە و لەگەڵ نزیکبوونەوەی جەژنیش ئیتر پێداویستەکان گۆڕانکاری بەسەرایە لە زۆربەی شارەکانیش تا درنگانێکی شەو بازاڕەکان بەکراوەی ئەمێنێتەوە بۆی خەڵک ئەوانەی دەرفەتیانە لە ڕۆژ لە شەو بتوانن سەردانی بازار بکەن. لە تەوەری یەکەماندا باس لە بابەتێکی ئاینی دەکەین بۆ هەمومان گرنگە کە بزانین حکمەتی ڕەمەزان لە چیدایە و فەرزکردنی ڕەمەزان لە چیەوە هاتووە
مسلمان بێگومان هەر کارێک کە ئەنجامی دەدات کە وەکو فەرزێک یاخود سنەتێک سەیری دەکات حەزەکە بزانێت کە هۆکار چییە ئەمە وەکو فەرزێک دانراوە بۆمان یان سوودەکانی چییە یان لە ڕووە دەرونیەکە و لە ڕۆجەستەیەکەشەوە بە هەمان شێوە چکاری گەریەک لەسەر مرۆڤ دروستەکە بۆ قسەکردن لەسەر ئەم بابەتە لەگەڵ ئێمە دکتۆر سید علی سلێمان پێشنێژ و تارخوێن ئامادەیە زۆر بەخێرەوەی دکتۆر بەڵێ باس لە حکمەتی ڕەمەزان بێگومان کەمە بەسمان سوودی مانگی ڕەمەزانە سوودەکانی مانگی ڕەمەزان بۆ مسلمانان لە چیدایە سوودەکانی مانگی ڕەمەزان ینی زۆر متەشعیبە پێویستیەکانی بەشەر گەلک زۆرە هەموو ئادەمی زادێک پێویستیاتی خۆی هەیە لە ڕەمەزان زۆر ئەو شتانە جێبەجێ دەکرێت مەسەن ئەگەر بێ مەسەن شی بکەینەوە بڵێن سوودەکانی تاک سوودەکانی خێزان سوودەکانی کۆمەڵ سوودەکانی یعنی مجتەمەعی گەورە سوودەکانی بەشەریەت هەمووی مەسەن لە تاکەوە دەست پێ بکەین ئەگەر بێ و دیقەت بدەینێ ینی ئێستا مەسەرن با بڵین جەنابەت ئەگە سیارە کتەبی ئەو سیارە زۆر ماندی نەکەی مەسەرن احتیمالی هەتا 10 ساڵیت کە زۆر پێویستت بەسناعی نەبی بەڵام ئەگەر 24 سەعات ماندی بکەی ینی وای لێ دێ لۆدەک لە سەیری پیادەبی تەحمل ناکە لەشی بەشەر پێویستی بە ئیسراحەت هەیە ئەوەی کەوا لە شەر زەڕی لێ دەبینی لە قەلبی خۆی خۆراکە خۆراک ئەگەر زیاد بوو لە حەدی خۆی ینی ئەو خۆراکە دەبتەمایی وەی کەوا ئینسانە ئەزیەتی بخوا ئێستا جەنابەت دەزانی مەسەلەن با بڵین گەورەترین یعنی ئەشکەندە و ئازار کە میلەتەکان بەدەستی دەناڵێنن چیە مەسەن یەک لەوانە نەخۆشی شەکرێ یەک لەوانە نەخۆشی زەختە یەک لەوانە مەسەلەن با بڵێن ئەو نەخۆشیانەی پاڵپەستۆیان زۆر زیاد دەبی بەهۆی زیادە خواردن جاخوای سبحانه وتعالى یعنی ئەو مەوازین و مەعیارانەی دانایە بەبێ ڕۆژی وان دەفەرمێ کول و وەشڕەبوو وەلا توسریفو باوەڕ بکە 3 ئاەت هەیە ئەگەر بێت و هەموو ئادەمی زادێک غەیری مسلمانیش ئەوانەی غەیری دینی مسلمانیان هەیە زیاتر ئەوان تەطبیقی دەکەن مەسەن ئیسراف لە خواردن ناکەن دائیمەن سەحەتیان باشە مەسەلەن زوو دەنون تاخیر نابن بەشەو کە خوای گەورە فەرموویەتی وەجعلنا اللەیلە لتەسکونوا سەکەنە وەجعلنا النەهارە مەعاشە کە ئەگەر ئەتوبێت و ئەو ئاەتانە تەطبیق بکەی زوو بخەوی سەحەتت باشتر دەبی ئێستا علمیان ئیسپات کرایە ئەوانەی زۆر لەبەر ڕۆناچینە بەشەو زیاتر ئەوانە معڕەزن لە بۆ نەخۆشیەکانی کەنسەر و ئەو بابەتانە لە بۆ نەخۆشیەکانی سەردەمیمە ئێستا مەسەلەن با بڵێن ئەگەر بێت و کابرا زوو هەر بستەوە لە خەو سەحەتی زۆر باشترە ئەو نانەی دەیخوا لە قەلبی دەکەوی باشە دکتۆر ئەگەر پرسیاری ئەو بکەم ئەوترێت ئەگەر کەسێک پارشە و نان بخوا باشترە هەیە ئێوارە نانەخوا ئیتر بەو خواردنە بە ڕۆژووە بێت هەتا ئێوارەی دواتر یان کاتی بەربانگ لە ئاینی ئیسلامدا باسی پارشە و کراوە یان باسی خواردنی پارشە بەنەسی فەرمودەی پێغەمبەر عەلەیهی سەڵات وسەلام فەرمووی تەسەحەروا فەئینە فی السحوور بەرەکە پاشێ بخۆن لەبەرەوەی بەرەکەتی تێدایە بەرەکەتەکەی لە چییە هەندێک بەرەکەت هەیە معنەویە هەندێک بەرەکەت هەیە مادیە ئەو بەرەکەتە معنەویە چییە مەسەلەن با بڵێن ئەوەی پاشی لەخوا نوێژ سبەینەی ناڕوە کە نوێژی سبەینەی نەکرد ئەو تیشکە و ئەو مەسەلەن با بڵێن خێر و بەرەکەتەی لە کاتی فەجرا هەیە مەسەلەن عیلم ئیسپاتی کردیە پێشی ئەوەی ڕۆژ هەڵات بێتن تیشکەک هەیە پێی دەگوترێ فەوق الحەمرا ئەو تحت الحەمرا ئەوانە ئەو تیشکانە کە دێن لە قەلبی ئەو ئینسانی دەدەن لە لەشی ئینسانی دەن مناعی زۆر لە بۆ بەقووەت دەکەن بێ لەوەی کەوا دەگاتە ئاستە چوە کە مەسەلەن نوێژی سبەینەی کردیە نوێژ سبەینەی بە جەماعات کردیە بێ لەوەی کەوا مەسەلەن با بڵێن ئەو جسمێت چەند سەعاتێک نووسێ پێویستی بەشتە چیەکەوە خۆی پێڕابگری ئاوەکە خواردنەچی سووکە لەبەر هەندێک پارشی و بەرەکەتی تێدایە بەرەکەتەکە مادیە بەرەکەتەکە معنەویە مادیە کە ئەمە وەکو مسلمان قەناعەتمان پێ لۆ بە ڕۆژی دەبین لۆی خوا لێمان ڕازی بی بە پارشیوە کە دەگەینە ئەوە ئاستەی کەوا مەسەلەن با بڵێن ئەوانەی خوای گەورە لێمان داوا دەکە کەوا بیکەین نوێژکردنە قورئان خوێندنە مەسەلەن با بڵێن دانیشتنی دەزانی ئوسترەکە خڕدەبتەوە لەسەر پاشی و چەند لەزەتە چی هەیە ینی هەر یەکێک لە جێ خۆی بنووسبێنی هەر کەسە کار دەستەوە مەسەلەن با بڵێن لۆ خۆی دەڕوە بە پاشیوەکە خڕکەرەوەیە
یعنی لەزەتە چی معنەوی تێدا استفادە چی مادی تێدا لە بۆ جسمی بەشەرکەوە مەسەن بابلین معینی دەبیتن لە بۆی کەەوە خۆی پێڕابگیری کلیا بە خۆت دەزانی زۆر پێویستی بە ئاو دەبی ئەگەر بێت و کابرا مەسەنە بابلین لە سعات 11 شەو نووسبی حتا ڕۆژی دابێ مەسەن سعات 7 فتار کاتەوە ئەوە زۆر هیچ کاتی لە قەلبی پیا دەکە بەڵام لۆ ئێستا مەسەن لە کوردەواری وا باوە دەڵێن پێشی بانگدانی ئاوی بخۆن لەوەی کەوا معینت بی ئەو ئاوە فعلەن یعنی بەرەکەتە چی داوێتە ناو ئەو لە شەی ئەو لە شێش فێر بووە بە اقتصادی ئەو ئاوەی بەکاری دینی کلیە ئەو کاتیش ینی وەکو برەی کابانیەکی لە خواردنەکەی دەکا دەزانی کەەوە لێ ڕادێ بەرنمەکەی لێ دەگۆڕێ هەردەستی تن کەوا بەو ئاوەی استیفادەی خۆی دەگەینی ئەوە مەسەرەن بابڕین لە ڕووی پاشی و بەرام لە ڕووی بە ڕۆژی بوون بەخۆی ینی وەکو عرزم کردی بە ڕۆژی بوون ئەو سەحەتت لە بۆ پیادەکە کە پێغەمبەر صلی الله علیه و سلم فەرمووی صوموا وتصحوا ئێستا مەسەرەن با بڵین خواردنی عالەمی هەمووی چەوراتی زۆر تێدایە خەی زۆر تێدایە مەسەن زۆر کۆلیسترۆلات تێدا ئەو خواردنانی کەەوە ئێستا مەسەرن با بڵین فاسفودی پێ دەڵێن ئەو خواردنانە باوەڕ بکە زۆر بەیان یعنی زەڕی هەیە لە خێری ناڵێم هەمیان بەڵام کە کاتێکە تو بە یعنی وەجباتی معەن دەخۆی ئیسراحەتەکی دەدەیە گەدەت ئەو گەدەیە زۆر پێویستی بەوەیەکەوە فترێک لە فترات ڕابوەستی نەک لە ئیش خۆی ڕابوەستی بەس ئەقل لە هاوکاریەکی بکرێ ئەمە وەکو تاگەر بینە سەر سوودەکانی دیکەی وەکو کۆمەلگە و بەگشتی سوودەکانی کۆمەلگە و بەگشتی ئێستا مەسەرەن با بڵین ئەگەر بێت و خەڵک هەمووی بە ڕۆژی بی کە بە ڕۆژی دەبی یعنی مەوانی عەکپەیا دەبی یعنی بربەستێک پێیا دەبیتن لە بۆ نەکردنی خراپە وەنیە مەسەن ئێستا حاشا ینی ئەوەی مەسەرەن با بڵین چاوی لە خراپەیە ئەگەر بە ڕۆژی بی چاوەکەی ڕادەگری زمانەکەی ڕادەگری دەستی ڕادەگری تەعەدا ناکە زوڵم ناکە ئەو بربەستانەی خوای گەورە لە بۆی دانەیە کە بە حکمی بە ڕۆژی بوون دەبیتن باشە کابرا حەڵالی خۆی لێ حەرام دەبی کوپڕ دەدات حەرامە چیتکە باشە خواردنی خۆی پێ ناخورێ کو دەچی مەسەرن با بڵین خواردنە چی دەکا ئی باشە ئەگەر هەموو خەڵک وا بوو ئەم استیفادەم نەکرد ئەتو استیفادەت نەکرد ئەویت کە استیفادەی نەکرد ئەو خەڵکی هەمووی دەکەوتە مەسەلەک کەەوە زۆر گرینگە بە ڕۆژی بوون درستی دەکا ئەمانی دروست دەکە ئەمان زۆر مهمە لە بۆ مجتەمع خوای گەورە کە منەتی لەسەر بەشەریەت دەکا دەفەرمێ فليعبدوا رب هذا البيت الذي أطعمهم من جوع وآمنهم من خوف يعني إيمان أمانة وكو محمد إقبال شعر زور جواني هذا فرمي إذا ضاع الإيمان فلا أمان ولا دنيا لمن لم يحيدينا ومن رضي الحياة بغير دين فقد جعل الفناء لها قرينا أجر بيتو إستا مثلا بابلين بيش فترة من جملة ولا هولندا قوتيان كاربا برا زانیان ئەوانەی کەوا نیازیان خراپە کارەبا بڕایە و کامیرە چاودێرەکانیش ناکەن وابزانام گوتیان 7,000 جەریمە بماوە 1 سەعاتی لە هۆڵندەی کامر ڕوویدا باشە ئەدی ئەگەرەوە ئینسانە ئەو کامیرە چاودێریەی خوایی و ئینسانیەتەکەی خۆی بەکاری هینە ئەو کۆمەڵە ئیستیفادە ناکە بەڵێ بۆ پێیکە کۆمەڵگەی کوردیان کوردستان بەگشتی زۆربەی ئاین و نەتەوەکانی دیکەی تێدا دەژی ڕەمەزان تەنیا بۆ مسلمانانە یان بۆ ئاینەکانی دیکەشە بە هەمان شێوە کاریگەری لەسەر ژیانی ڕۆژانی ئەوانیش دروست دەکەن جاخۆ پێشی ئەوەی کەەوە ئەو ئیسلامە بیتن کە ئەمە ئێستا خۆمە بەناو مسلماندادن هەموو دینەکانت کەش پێشتر مسلمان بوونە خی گەورە فەرمووی كتب عليكم الصيام كما كتب على الذين من قبلكم لعلكم تتقون واتە هەموو ئینسانیەت باوەڕ دەکەی بتپەرستەکان بە ڕۆژی دەبن هیچ بەشەرێک نییە لەسەر ڕووی زەوی لە فەرهەنگی مجتەمەعاتی بەشەری نەبووە گەر جیاوازەکە لە چێ تەنیاوەیە کە ئێمە سی ڕۆژ بە ڕۆژ بەس مفرەداتەکەیە مەسەن ئێستا لە جوولەکان بە ڕۆژی دەبن چەند نەوع بە ڕۆژی بوونیان هەیە مەسەن بە ڕۆژی بوونیان هەیە متەواصلە هەندێک بە ڕۆژی بوونیان هەیە 3 ڕۆژ لەسەرێک دەبی بە ڕۆژی بن هەر هیچ نابی بخۆنەوە خی گەورە ئەو حەڕەج و ئەو زەختەی لەسەر ئومەتی محەممەد هەڵگرت مەسە مەسیحیەکان ئێستاش براکریستیانەکانی ئەوانە بە ڕۆژی بوونیان هەیە چەند ڕۆژێک متەواصل دەبی بە ڕۆژی بن هەندێکیانە تا هەفتەی دەڕوە زۆریان دەکەوتە مەرحەلەی خەتەر لە سەحەت ینی 50 ڕۆژیان هەیە بە ڕۆژی دەبن ئەوەی مەسەرەن با بڵێن لە حیوانی دەدەچی ڕۆژوش لە خواردنەکانی بڵێ ینی نەباتینە فکرەی نەباتیەت لە دینی مەسیحیەت وەرگیرەیە کەوا حەزرەتی مەسیح ینی ئەو قیود و ئەو تونداتی هەبوو لە سەجوولەکان خی گەورە تۆزێک لە بۆی شل کردەوە کەوا خواردنی بخۆن
وەکو جوولەکان نەبن ینی ئەوەندە ڕۆژە متەواصل پێ بن نا بە ڕۆژی بن بەڵام کو ئەوەی لە حیوانی دێتە دەرێ مەیخۆن ئەوەی سارداتی ئەم مەسەن لە کوردەواڵی دەڵێن مەسەنەوە هێلکەیەوە ماستەوە پەنیرە ئەوە گۆشتە ینی لەو بابەتانی کاوە لە ئاژەڵ و باڵندەکان پێیا دەبیتن هەمووی ئەوە مەسیحیەکان ناخۆن بە ڕۆژی بوانیش 50 ڕۆژە مەسەن بە ڕۆژی بوونیان هەیە متەواسیلە بە ڕۆژی بوونیان هەیە لە هەندێک شتی ترە بە ڕۆژی بوونیان هەیە مەسەن با بڵین ئێستا فکرەی ڕەهبانیەت کەوا مەسەن با بڵین هەژنی ناینن ئەوانەی ئەهلی دینن یان ئافرەتەکان مێرد ناکەن ئەو ڕەهبانیەتە یعنی لە دینی مەسیحیەت هەبووە خی سبحانەوە تعالی ئێستاشەوە ڕاهیبەکان مەسەن با بڵێن خۆیان هەڵدەگرن ئەوەش لە فکری بە ڕۆژی بوون هاتیە مەسەن با بڵێن ئێستا لە ناو سابی ئەمەنداییەکان هەیە بە ڕۆژی بوونەکەی پێی دەگوترێت بە ڕۆژی بوونی زەکەریای 3 ڕۆژ لە سەریەکیە کەچیان هیچ قسان ناکە کە خوای گەورە ئەو علامەتەیدا حەزرەتی زەکەریا کەوا یحیای دەبی ئەلا تکەلیمە الناس 3 لەیالی سەویە ئەوجا ئەو بە ڕۆژی بوونە فەرهەنگی بەشەریەتە بەڵام هەر یەکێک بە وەزن و قافیەک ئەمە وەکو مسلمان یعنی ئەتیدالێکی کاملی تێدایە وەکو کو ئێستا مەسەلەن با بڵین دینی جوولەکە مەسەلەن با بڵین زۆر دنیای گرتبوو زۆر دنیەوی بوون دینی مەسیحیەت زیاتر قیامەتی بوون مەسەلەن با بڵین لە ڕووی ئافرەتەوە لە ڕووی حتا مەشاکیلەوە مەسەلەن با بڵین ئەوەی تەعەدای لێ کردی جوابی مەدەوە بەڵام ئیسلام هاتنە وەسەطیەتەکەی پاراست وجعلناكم أمة وسطا كنتم خير أمة أخرجت للناس تأمرون بالمعروف وتنهون عن المنكر إسلام وايا أو دينا أو اندب سماحته أو اند سماحته لهم دينا كان شتشي باشي ورقتيه باشە زۆر جا لەسەر زاری خەڵک ئەوە بڵاوە کە هەموو ئەیڵێتەوە ڕەمەزان مانگی خێرە چنددە لە کۆمەڵگەی ئێمە پابند دەبن بەو خێرە جگە لەوەی کە بۆ نمونە خودی کەسەکە وەکو تا کە ئاماژەت بۆ کرد بە ڕۆژووە لەگەڵ ئەوەشدا چاکە و هاوکاری بۆ دەوروبەرەکەی هەبێت لە مانگەیان هەستی هاوکاریکردنی زیاتر ببێت ئەوە بالضبط یعنی وایە پێغەمبەر عەلەیهی سەڵات وسەلام فەرمووی لە مانجی ڕەمەزان مەسەلەن دەرکەکانی جەهەنەم قەپات دەکرێت دەرکەکانی بەهەشت دەکرێنەوە خێر و خۆشی و بەرەکەت دەباری لۆ مەسەلەن ئێستا لە مانجی ڕەمەزان حەسەنات چاکە لە لای خوای سوبحانەوە وتەعالە بە 70 دەرەجەیە مەسەلەن تو ئێستا ئەگەر زەکاتی بدەی لە مانجی ڕەمەزان خۆ زەکات لە هەموو وەختە چی دەدرێ بەڵام لە مانجی ڕەمەزان کە دەیدەی هەم واجبە کە هەم دەبتە حەسەنە هۆرد و ئیستیفادەی دەبی لەوە کەسەی دەیدا لەبەر هەندێک خەڵک فەرهەنگەکەوا بڵاویتەوە بە تایبەت لە ناو میلەتی کوردەواری کەوا مانجی ڕەمەزان زەکاتی خۆی بدە ئەوە تەکافلێکی ئیجتیماعیە ئێستا مەسەن وەکو شاری هەولێر الحەمدولیلا خەڵکەکە دەوڵەمەندەکە زیاتر لە فەقیرەکەی ئەگەر بێت و هەمووی زەکاتی خۆی بدەن مانجی ڕەمەزان بەڕای تو کەس دەمینێتن بێپارە یان بێنان باشە ئێستا قەیرانی دارایی هێلوانێ خەڵکێک بڵێ خۆمان پارەمان پێنیە یان بارودۆخەکە قورسە چۆن بتوانین هاوکاری دەوروبەرکەین مەرجە ئەو هاوکاریە کە ئەکرێ لە ڕۆمادیەکەەوە بڵین بڕێک پارەی زۆر بیان خواردنێکی زۆر بیان هاوکاریەکی گەورە بێ نانەخێر پێغمبەر عەلەیهی سەڵات وسەلام فەرمووی اتقوا النار ولو بشق تمرة خۆتان بپارێزن لە ئاگری جەهەنەم ئەگەر لەتکە خورمایەک بیتن پێغمبەر عەلەیهی سەڵات وسەلام دەفەرمی هەر کەسێک کابراکی بە ڕۆژی بوو فتاری پێ بکاتەوە لە 3 دنکە خورمایی یان 3 دنکە خورمایی کە ئەنەما ئەو کابرا ڕۆژەکەی لە بۆی بووە خوای گەورە بەخیل نییە خوای گەورە سەخیە لە چاکەی تو لە چاکەی من کەم ناکاتەوە کابراەک دێتن مەسەن عابر سەبیلە بەلای تو دادێ دەرێ وەرە ئەو بەرداغاوەی بخۆوە بەو بەرداغاوەی پاداشتە چی تەواو لە بۆ توش دەنووسێ و کۆ پاداشتەکرێت چاکەکەت تەنیا مادی نەبێت چاکەی معنەویش زۆر بەجار مامۆستا زۆر بەجار چاکەی معنەوی گەورەترە لە چاکەی مادی مەسە ئێستا پرسیارەکەت لێ بکەم خوا پێغەمبەر عەلەیهی خوای گەورە لەگە پێغەمبەر عەلەیهی سەڵات وسەلام چی لە بۆ مەبەجێشتە خۆ پارەی لۆمە بەجێ نێشتەوە نیە کەلیمە و شەچی لە بۆ مەبەجێشتە کەوا دەعمەکی معنەویت پێ دەکاتن ئومەتێک لەسەری دروست دەبی ئەو عەدالەتە لە چە هاتیە لە قسە لە ڕێنماییکردن کەلیمە گەورەترین شتە لە بۆ بەشەریەت ئەوەی خەڵک پێی دروست دەبی وشەیە ئەو عیلمەیە ئەو تەکنۆلۆژیکە ئێستا هەیە هەمووی لەسەر وشە پێیا بووە فەرهەنگی بەشەریەت پێشکەوتنەکەی لەسەر وشە بووە لەسەر مامۆستایەتی و قوتابیاتی بووە مامۆستا خۆ پارەی ناداتە قوتابی بەڵام شتێکی فێر دەکات دەیگەیتە ئاستە چوە دەبتە پزیشک دەبتە مهندس ئەوە دەعمە معنەویەکە زۆر گەورەتر لە دەعمە مادیەکە لەبەر هەندێ ئیسلام هانی هەموو کەسەکی دەدا ئەوەی پێی بکرێ پێغەمبەر سەڵ سەڵەم دەفەرمێ لا تحقیرن من المعروف شيء
وأن تلقى أخاك بوجه طلق قد مەڵێ ئەوە مثلەن با بڵێن شتێکی کەمە ئەگەر بەس بە ڕوو برایەکەی خۆت بەگەشی پێشوازی لێ بکەی هەر ئەوە سەدەقەیە لەبەر هەندێک تەکافولێکی مادی هەیە لە ڕەمەزان تەکافولێکی معنەوی هەیە تەکافولێکی صحی هەیە تەکافولێکی مەسەلەن اقتصادی هەیە لە هەموو بوارەکان حتى تەکافولێکی سیاسی عەدالەت ئێستا مەسەلەن گەر خەڵک هەمووی خۆی برسی کرد و بە ڕۆژی بوو ئەتخوا لەوەی خۆشتر یعنی من هەست پێ بکەم کابرایەک تلیاردێرە دێتن نەکنە من نوێژی دەکا من حەمباڵم نەکنە من هەردووکمان پێکەوە دەومان بەسرا و نانی ناخۆین و ئەوەی لەی منع لە من منعە ینی هەست بە ئینسانیەتی خۆت دەکەی ئەو کابرایە هەست بە معاناتی مقابلی خۆی دەکا بەڵێ دکتۆرێمە لەگەڵ بەردەوامە بینە چینە لای پامنێرمان ئاراس ئەحمەد لە هەولێر و لە بازاڕی ئیسکانەوە لەگەڵمانە ئاراسەم کاتت باش پێمان بڵێ شەوانی ئیسکان یان پارشێوی ئیسکان چۆن بەڕێکرێ خەڵکەکە چەندە لەوێ بەشدارن یان کۆبوونەوەکان چۆنە خەڵک چۆن ڕەمەزانی هەولێر بەڕێکرا سارا ئێستانی بەرەو پارشێوە ڕۆنیانی ینی کەمتر لە کاتژمێرێکی ماوە بۆ پارشێو ئیسکان ئێستا تاوە پێستا قەرەباڵغی زۆری تێوە دیارە ئەم شەو باسی خواردنێکی زۆر تایبەتی ئیسکانەکەین ینی خواردنەکە مەگەر بەدەگمە لە شارەکانی تر تەنها لە هەولێرەویش لە ئیسکان لێرە خواردنێکی پێی دەڵێن خواردنی میخلەمە ئێستا ئێمە قسە لەگەڵ وەستاکەیەکەین کاک فەرهاد پێم بڵێ میخلەمە چۆن دروست دەکەن ڕەنگە ئەنی خەڵک نەزانی میخلەمە چۆن دروست دەکرێت میخلەمە تەبعاً یەکەم ڕوونی تێدەکەین دوایە تەماتە و پیاز و قیمەی خۆمانەیە و ئەو شتانە کەرەوزە و ئەو شتانەیە پێما بێرە زۆر بە میخلەمە بەناوبانک ئەوانەی میخلەمە دەخۆن چێن ینی میخلەمە خۆرەکان زیاتر لە هەموو لایەکی دێن لە کەرکوچێ دێ لە بەغدایە دێن مشتری عرب ماگەلک زۆرە لە هەموو لایەکی دێن زۆر قورس نییە لە خواردن قورسنی بۆ پارشێوە بێت وخەل لۆ پاشوێ دەرەجەیەکە هەتا ئێوارە برسی ڕێکلام نەبێ ینی لا لە بەڕێکلاین بەس بەخوات ئێوارە برسی نابتەوە ئەرێ وەڵڵا وەستایەتری لێرە ئێست هاوە خەریکی نیسکێنە و نۆکاوی هێ و پێم بڵێ لە شەوانی ڕەمەزان بازارتان چۆن بەڵێ بەتاکێت شانی ڕەمەزان زیاتر خەڵکە شان دێتە دەرێ لە بۆ کاتەکی خۆش بە سەرباتن وەکو نیسکونۆکیش وەختی فتارێ زیاتر ئەو شتانە دەڕواتن چکە خەرک بە ڕۆژێ زیاتر ئەو شتانە دەڕواتن نیسکونۆک دەڕواتن بەڵێ خۆش بێ هاوڵاتیەکی لە ئێستا هاوڵاتی وەردەگرم ئەکسەنگەر پێم بڵێ بەڵێ ئەم شەو باسی میخلەمەمان کرد پێم برێت و لە میخلەمە خۆرەکانی یان نا وەڵی لە میخلەمە خۆرەکانین میخلەمە ئیسکان بەناوبانگە بە تایبەتی وەستا فەرادی ئەخر ڕێکلام نەبیە نارەکلامی چ باشە لێرە سارا ئەنی هاوڵاتی تر لێرەیە کاسبکاری تر لێرێ من ئەمەوێ لەگەڵ دوکاندارێش یاخود کاسبکارێشتر قسە بکەم کە ئەنی زۆر پێچەوانەی میخلەمەیە ئەو لێرە بەرهەمی شیرەمەنیەکان دەفرۆشێت وەستا ڕێبوار پێم بڵێ تۆ لێرە بەرهەمی شیرەمەنیەکان دەفرۆشی تازە توش بووی لە ڕەمەزانتان بازارتان چۆنە پێشەشی دەستخۆشی بەرنامەکەتان لێ دەکەم پێشش دەستخۆشی بەرنامەکەتان لێ دەکەم بەڕاستی ئێستاکە لە بەوەی یعنی وەزعەکەی قەیرانی دارایی ئەو شتانەی بازارەکە زۆر تەسیری کرێ بەڕاستی هەنی برێوەچی پێشترێ بازار مای بۆچ پێشترێ بازارەکە نمایە لەولا باسی میخلەمەمان کرد لەولا ئەنی میخلەمە گۆشتێت کە تێکەڵاوی هەکرێت تۆ لێرە بەرهەمی شیرەمەنیە فرۆشی بۆ خواردن کامیان بەسووددا کامیان لە ڕووی تەندروستیەوە باشترە والله هەر شتە کوتامی خۆی هەیە ئەنی تەبیعاتێ مەسەیە لەوانەیە عەز لە قەیما گۆشتانە بکە بخوا یان هەیە عەز لە میخلەمەی بخوات هەر کەسە تەبیعاتەکە باشە دەستەکات خۆش بێ سارا ئەمە ڕای هاوڵاتیان بوو ڕای کاسبکاران بوو دیارە ئەریەکە و ینی تایبەتمەندی خواردنەکان جیاوازە هەم لە ڕووی ئەنی لە ڕووی خواستیشەوە ڕەنگە هاوڵاتیان زیاتر خواستیان ینی هەرێکە خواستێکی جیاوازی بە تایبەت لە ڕەمەزانەکە خواردن بە هەموو جۆرەکانیەوە خواستێکی زۆر و تایبەتی لەسەرە هاراس ئەزانم ئەوان بۆیان نییە پرسیار لە تۆکەنیان تۆ زیاتر پرسیارەکەی با من پرسیارە لێ بکەم تۆ خۆ کامیانە خۆی ئەستەکەم نێخلەمەیە وڵی من ناوەڵی ساران چکە میخلەمە ئەنی هەرچدە
وەستاکەی زیاتر ئەوەی باسی کرد بەلای خۆی دابوو چکە میخلەمە بۆ خواردن زۆر قورسە چکە دوو خواردنی زۆر قورس تێکەڵاویەکە کرێ هەم هێلکەیە هەم گۆشتە ئەم دوو خواردنە ڕەنگە بۆ ینی بۆ گەدە زۆر قورسم شیرەمەنیەکانە خۆمانی لێرە ماستەیە ماستی هەولێر ماستی ئەنی ماستی هەولێری لە هەموو کوردستان ماستێکی بەناوبانگە بە تایبەت ماستی مەڕ کە لە هەولێر زۆر زۆر تایبەتە ینی زۆر زیاد دەوت لە هەولێرە ماست بەڵێ ئاراس لە بازاڕی ئیسکانەوە لەگەڵمان بوو سپاس. دکتۆر با لەسەر ئەوە پرسیار بکەم ئەوی بینیمان کە خەڵک بوو کاتی پارشیەوە و نان خواردنە پرسیاری ئەو بکەم زۆر کەس هەیە کە بەربانگە کاتەوە ئەو نەخواردنە خوای تر گەدەی خۆی جستەی خۆی ئازارەیە لەوانەیە نتوانێت لە شوێنی خۆی بجوڵێتەوە ئەمە لە ڕووی ئاینەوە یان لە ڕووی شەرعەوە چەندە با بڵێن ڕێپێدراوە یان ئاساییە وڵا ڕێپێدراو نییە خی گەورە فەرموویتی کول و وەشڕەبوو وەلا توسریف و بخۆن و بخۆنەوە بەس ئیسرافی تێدا مەکەن بەس پرسیارێکی لە جەنابەت بکەم ئێستا مەسەرەن ئەمە دەڵێن مانجی ڕەمەزان مانجی سیامە سیام یعنی بە ڕۆژ بوون خۆ نەگوترێ مانجی ڕەمەزان مانجی تەعامە مانجی سیام لەوە بە مانجی تەعام ئەخر ناکرێ ینی ئەتو مەسەرەن با بڵێن هەر لۆ خۆی سونەتەکەش وایە ینی پێغەمبەر عەلەیهی سەڵات وسەلام دەفەرمێ کیفایەتە ئەگەر ئەتوو فتار بکەی و بە سێ دنکە خوورمای حتا پاش نوێژی تەراویحش دەتوانی نانی نەخۆی باشە ئێستا دیاردەیەکی تریشمان هەیە دکتۆر لە سۆشیال میدیا فەیسبووکە ئینستاگرامە هەمووی وێنەی خوانەکان سفرەکان بڵاوەکرێتەوە لەوانەیە زۆر کەس هەبێت نەبوو بێیان نەتوانێت ئەو خواردنە بخوا ئەمە لە ڕووی ئاینەوە ئەمەشیان ئاساییە بە خزمەتی لەبەروی باسەکەم ڕەمەزان هی بە ڕۆژ بڵێ بڵێ هەندێک شت هەیە طبعاً دین هەموو بەرنامە دینیەکان ئەوەی لە ئاسمان هاتیتە خوارێ لە بۆ ئادەمیزاد ئینسانیە هەموو دینەکان ئینسانیە دین هاتیە باڵای ئینسانیەت بەرزتر بکە لە باڵای ئیسلامیەت ئەوە قاعیدەیە ئەگەر بێت و هەر شتێک زەڕی ئینسانیەتیەبی بەبێ هیچ فتوایەک بەبێ هیچ بگەڕێەوە لای کەس بزانە ئەوە خوای سوبحانەوە وتعالە پێی ناخۆش یعنی کەی جائیزە مەسەلەن تو ئێستا 50 خواردنت دانایە ئەوەی برادرتە لەگەڵتدایە تەڵەبەیە فەقیرە کاسبکارە ینی ئەو پەڕی ئەگەر شتێکی زۆر زۆر بەسیتی لە بۆ منداڵەکان دانابی پۆستە چی لە بۆ ڕەوانەکەی کەوا بیبینی دوو زەڕی هەیە یەکەمیشەتە ئەو کەسە خۆی نازانێت کە ئەمە لەوانەیە بۆ هەندێک زۆر کەسێ احترام لە بۆ جەنابەت بە تایبەت ینی ئێستا مەسەلەکە زیاتر عەرز عەزەڵاتە مەسەلەکە ئەوەیەکەوە خۆی زیاتر بە دەربێخی وەکو ئێستا مەسەلەن با بڵێن بڵاو دەڵێن پۆزەچ پێلێتدا بەس لە ئەسڵاوە ئەوە زۆر خەتەرە دوو زەڕی هەیە یەکەمیان احتیمالی هەیە چاو نەفەسێک لەو کابرایی بدە کا و سفرەی کردیا یان منداڵی خۆی عەرز دەکا یان جلک و بەرجی یان سیارەی ینی بەبێ ئەوەی بزانی لی تێک دەچی حەسوودی لە بۆ پێیا دەکا ئیخوای گەورەش فەرموویتی ومن شەڕی حاسدین ئیذا حەسەد چاو ئەوەندە خەتەرە نەبیتەوە کە پێغەمبەر عەلەیهی سەڵات وسەلام فەرمووی اتقوا العین فإن العین حق فەرموویان یا ڕەسوڵ الله حەقی چاو چییە فەرمووی توانە و قودرەتی چاو ئەوەیە کەوا سواری لەسەر پشتی وڵاغی فڕە بداتە ناو قەبر حشتری لە بن باڵی بینتە دەرێ فڕی بداتە ناو منجەڵی و ئەگەر شتێک لە قەدەری خوای گەورە سەریعتر با چاو لی دەبردەوە لو أن شيء سابق للقدر لسبقته العين لەبەر هەندێ بەڕاستی ینی مەوزوعەکە زۆر میمە زۆرم پێخۆش بەوە پرسیارەت کرد لۆوەی خەڵک هەمووی تێبگا بەڕاستی ئەزیەتی خەڵکی دەدەی خۆشت ئەزیەت دەدەی و هیچ قازانجێکی تێدا نییە باشە چ قازانجی تێدا ئێستانکانم سفرەی خۆم بڵاو بکەمەوە خەڵک لە ئەمریکای بیبینی خۆشیەکەی لە چێندەرە دەمەوێت تێبگەم باشە ئەم مانگە جیاوازتر نییە لە هەموو کاتێک زۆریش جوایسترە لەبەرەوە یەکەمیشت ئەمە مەسەلەن با بڵین قەدەری خوای الحەمدولله ئێستا ئەوە ئیبتیلایەکە لە تەرەف خوایکەوە ئێستانکانە قەیرانەکەیە بەڕاستی هەموو خەڵکەک ناتوانێت ئەو شتەی بکا کە ئەمن دەیکەم یان جەناب دەیکەم یان یەکەشکە دەیکە کە ناکرێت لۆ ئەمن ینی خۆم بە دەربێخم لە خوای گەورە بە سوورەت بەحسی کردێ لە سوورەتی کەهف بەحسی دوو برادەران دەکا یەکەچیان خوای گەورە نیعمەتێکی زۆر گەورەی دابێ دووەمینی برادەرەکەی هیچی نەبوو هەستا چوە لای و خۆی پێی بە دەریەخست وەضرب لهم مثلا
رجلين جعلنا لأحدهما جنتين من أعناب وحففناهما بنخل وجعلنا بينهما زرعا مثلا چی دوور و درێژە دەی ئاخرەکەی چاوی لە ماڵی خۆیدا هیچی نەما کابرای برادریشی زۆر بە دڵشکایی هەستاوە حتا گەیشتە مەرحەلەی کەوا کوفری پێ بکاتن مەبەست لەسەر دێتن ینی ئەو شتانە بەڕاستی بنەمای کۆمەڵی تێک دەدا بنەمای محەبەت ناهێلی وەدەکە خەڵک حەسوودی بەرامبەر یەکدری بە حەسوودی معنای چیە لە زمانی عەرەبی ئێستا لە جەناب دەپرسن بێنەران باجێ بدەنێ کەلیمەی حەسوودی یعنی تەمەنای زەوالی نیعمەتە چ بکەی لەسەر ئەوی مقابلت ئەمن کە دەبینم کابرایەک زۆر خۆی بەو گەوراتی دەبینی لە بەرەو نیعمەتەی لایتی تەمەنا دەکەم ئەو نیعمەتەی خوای گەورە لێ بستیندرێتەوە ئەگەر خوای گەورە لێی نستینتەوە بەخۆم هەردەستم شەڕەچی لە بۆ دروست دەکەم هەردەستم تەشقەڵەج پێ دەکەم هەردەستم فعلەن کەی دەچی لە بۆ دادنێم زۆر کەسە بۆ لە بابی حسەدت چووە مەخزەنی کابرای جیرانی سوستاندیە لۆ بکەیکەوە ئەو شەڕە لە بۆت بێ لۆ دەرکەی شەڕ لە خۆت دەکەیەوە لەبەر هەندێ بەڕاستی زۆر مهمە کە بە هەموو وەختێک بەڵام ڕەمەزان بە تایبەتتر لەبەرەوەی خەڵک نەفسی خواردنی دەوێت کابرا کە برسیبی بستە بازاری هەم خواردنەکی حەز لێە وەکوی نییە کەوا تێربیتم بستە بازاری مەسەن با بڵێن چاوی نەجێڕی دکتۆر بەردەوام بین لەگەڵت ئەچینە سلێمانی پامنەرمان کاروان ڕەحمان لەگەڵمانە کاروانم کاتت باش پێمان بڵێ تۆ لەکوێی و شەوانی ڕەمەزان و پارچێش لە سلێمانی چۆن بەڕێک بەڵە سڵاو لە تۆ لە بینەرانی کوردستان 24 بن هە لە ناو بازاری شاری سلێمانی و لە جادەی کاک ئەحمەدی شێخ لێرە لە یەکێک لەو شوێنانە کە شربەتی مێوژ دروستەکەن مێوژی کوردەواری وای لێ هاتووە خۆیان ئەڵێن ڕەنگە کارگەیەکشی بۆ دابمەزرێن بۆ پێی خواستێکی زۆر لەسەر مێوژەکان هەیە تەنانەت وە خۆیان ئەڵێن ئەمان ئێستا سەرقاڵی بەرەمێنانن بەم کاتی شەو خەریکن کۆمەڵی کارمەند لێرن لە پارچەوە ئیشەکەن و هەندێکیان بە ڕۆژە بەڕۆژون بەڵام بەشەوە یانەوە دوکانەکانیان و شربەتی جۆرا و جۆر بەرهەمێنن بە تایبەتی مێوژەکان کەەوە خۆیان ئەڵێن مێوژی کوردەواریەوە لە سەدا هەفتا بۆ هۆشتای بەرهەمێکی خۆماڵیەوە تەوزیعات دەکرێت بەسەر مارکێت و دوکانەکانی شاری سلێمانی کاک محەممەد ئەمین سڵاو لێبێ جەنابێت خاوەنی ئەم شربەتخانەی ئەگەر بووم باسکەی ئەم شربەتی ئێوە دروستی ئەکەن تا چەنە سروشتیە و خواستی چۆنە لەسەری یان تا چەنە بەڕاستی ئەوەی کە بەکاری هێنن تەواو فرێشەوە گەڵێت لە ڕاستیە ئێمە بۆ بەنسبە شربەتی مێوژەکەوانێت تو ئەم پێ بڵێن لە سایە هەفتە بۆ هێشتا سروشتیە و باشترین جۆری مێوش بەکارەهێنین لە مێوژەیە و نسبەتی ئەو مێوژەشی کە تەیەکەی بەڕاستی زۆرە و ئێستا کەی بینی ئەوە شربەتەکەی بەرهەم هاتووە ئێستا ئامادەیە بۆی کەیتر پێشکەشی هاوڵاتیان بکرێ جۆری شربەتەکە یعنی نەکەو تام و بۆن و بەرامی تەواوی مێوژەکەی گرتووە و بەڕاستی چێژێکی زۆر خۆشی هەیە و هاوڵاتیان لە ڕەمەزانە زۆر ئەم شربەتە بەکارهێنن جیاواز لە شەربەتەکان زۆر باشە هاوڕێژمان کە لە دوا خەریکەوە سەرقاڵی چ پرۆسەیەکە کە ئێستا ئەو بەکاری ئەهێنێ ئەو پرۆسی بە قیمەکردنەکەش چۆنەکەن بەڵێ ئەو هاوڕێمان ئێستا حالین دوای ئەوەی کە قیمەکەمان کردوتە ئاوەوە ئەمەکەی بینی بەڵێ ئەمانە کە ئێستا تۆی بینی ئەم سەتڵانە هەر هەمووی قیمەی تێکراوە حازرە بۆ ئەوەی کە تاما و ڕەنگا و باتەوانێ پاش ئەو کاتێک کە ئێمە خۆمان دیاریمان کردووە ئەزانین کە کاتی ئەوەیە تر پاڵاوتە بکرێ لە ڕێگەی تورەکەیەکەوانێ بەو شێوە کلاسیچیە کەی بینی پاڵاوتە ئاکرێ و بە بەرچاوی هاوڵاتیانەوە خۆیان یعنی ئەمە دوکانەکە ئۆپنە و کراوەیە یعنی نەکەیە خەڵک هەر خۆی لە دەرەوە کاتێک کە شەربەتمان لێکڕێ بۆنەکەی بەسەری ئاچێت تا چەنە ڕەچاوی ڕێنمایە تەندروستیەکانەکەن بەڕاستی لەم شوێنەوە شوێنێکی بچووکە بەڵام تا چەنە هەوڵتان ناوە لە ڕووی تەندروستیەوە ڕەچاو بکەنەوە پاکوتەمیزیتان هەبێت لە ڕاستیە ئێمە زۆر یعنی حەریصین لەسەر ئەوەی کە ڕێنمایی و مەرجەکانی بەڕێوبەرایەتی تەندروستی سلێمانی جێبەجێ بکەین چونکە لە ڕاستیە ئێمە چۆنەڵی هەروەکو خۆت ئەیبینی ێستا دوکانەکە یعنی یەکەم ئیشمان کە ئەولەوێتمان پێیاوە ئەوەیە کە پاکوتەمیزی شیعاری یەکەممانە لە ڕاست بۆ لەم کاتەی شەو پارشێ و ئیشەکەن ئێوە بەڵێ لەبەرەوەی لە ڕاستیە لە ڕەمەزانە خواستێکی زۆر لەسەر شەربەتەکە هەیە یعنی ئێمە ناتوانین مەسەن لە ماوەی چەند کات ژمێرێکی کەمە ئەو نسبەتە شەربەتەی کە داوا کرێ بەرهەمی بهێنین بۆیە ئێمە ناچارین لە
تقریبا دەی شەو کار بکەین هەتاکو ڕۆژی داهاتوو کە بانگی ئێوارە دەی شەو تا بانگی ئەوەرە ڕۆژ دواتر کارەکە توانم پێ بڵم ماندووتان ناکە لە ڕەمەزانە ڕۆژووە بن لە ڕاستیا بە ڕۆژوشە بین ڕاستە کاژمێر ئیشەکەن نزیکەی 20 کاژمێر بەڵێ ئیشەکەین ئەم ستافە لێرە بەڵام تقریبا بە شەفتات یعنی ئەوە نییە ئەم شەفتەی کە ئێستا ئیشەکە شوی خۆی وەرەگرێ بۆ نەبیکەن بە کارگەیەک بەرهەمتانوا بێ بچێتە دەرەوە وەک پێشتریش پێش ڕاستەخۆکە باسەکە دەچێتە بەغا چێتە مۆسەڵە چێتە شوێنەکانی تر شەربەتەکەی بەڵێ خەڵک مەسەرەن هەیە لە بەغاوە هاتووە بۆ لامان لەم شەربەتی ئێمەی داوا کردووە یان لە شاری مووسڵەوە یان لە شاری هەولێرەوە یان لە دهۆکەوە کە هاتوو خۆیان قسەیان لەگەڵا کردوین ئێمە ناوبانگی شەربەتی ئێوەمان بیستووە لە دامەزانی کارگەی کردوێتەوە لە ڕاستیاوە بیرۆکەیەکە گەرخوای گەورەی شەڵا سەرکەوتومانکە و حەزمان لێ بەڵامی تر نازانین چکە ئێمان بەڕاستی کارگە ئەوەی کە گرنگە بەلامانەوە ئەم شەربەتە وەکو خۆی کە ئێستا هەیە چکە هاوڵاتیان حەزیان لە شەربەتی سەناعی نییە زۆر باش سپاست دەکەم هەڵبەتە ئێوە بێژگە لە مێوە شەربەتەکانی تریش بەکارهێنن مۆز و هەنار و ئەوانە بەڵام ئەوانە سەناعین با من ناچی باسیەوەنە ناکەین هەڵبەتە بەر لەوێ بگەڕێم و بۆ لای ئێوە لێرە ئەم بەتاڵانەی کە هاتوون 20 لیترین ئامادە ئەکرێن بۆ ئەوەی مێوژەکانیان تێبکرێت شەربەتەکانی دیکەیان تێبکرێ بدرێن بە دوکاندارەکانی دیکەی یەکێک لەو کەسانە هەر بە کورتی جەنابی شت کاک سادەق بۆم باس بکەی توی شەربەتەکە لێرە وەرەگری دابەشێکی بۆ کوێ من دابەش دەکەم بەسەر مارکێتەکانی ناوشار و ئەوانەی کە ناو شارە بە تاگەی فرۆشتنەوە من لێرەوە جملەوەری ئەگەم بە کۆوەری ئەگرم بەڕاستی شەربەتەکە شەربەتش بەناوبانگە خەڵک بەدوای ئەم شەربەتەیە زۆر وێڵە بە تایبەتی ڕەمەزانان چونکە لە ڕاستی پاک و تەمیزی شتێکە لەلای ئەمان ئەولەوێتیان پێداوە تامبوونەکەی بەڕاستی ئەوەیە وەک شەربەتی سەناعینی وەک شەربەتی ئەم شەربەتە خوانەیەک لە قوتو ئەکرێن جەنابێت کاک سادەق خۆڕسکی ئێوەش بە هەڵبەتە دەبێکی ئەوە خۆیان باسییان کراوانەی فرۆشتن بە 14,000 دیناری عێراقی کە ئەتوانرێت لە هەر دەبەیەک دوکاندار یان خاوەن مارکێت 20,000 دیناری پێ بگرێتەوە ئەو 5 بۆ 6,000 دینار قازان چکە بۆ بێگومان لە ماگی ڕەمەزاندا ئەم پرۆسەیە گەرم و گورترە خەڵک خواستی لەسەر خواردنەوە فێنکەکانی مێوەژ و شەربەتەکانی دیکە و شیرینی هەیە منیش دەگەڕێمەوە بۆ لایەوە سارا کاروان ڕەحمان لە سلێمانیەوە لەگەڵمان بووی سپاس دکتۆر جارێکی تر بێمەوە لای بەڕێستان پرسیاری ئەوە بکەم زۆر جار کەسانێک هەن بۆ نمونە لە کاتەکانی تردا باوەڕیان بە هەندێک لە ئەو باڵین جێبەجێکردنی پەیامە ئاسمانیەکان پەیامە ئاینیەکان بەڵام لە ڕەمەزاندا پابەند دەبن و خەڵکێکی شێ قسە لەسەرەوە کە ڕۆژی تۆ قبول نییە تۆ بۆ ئەوە ناکەی ئەمە چەندە ڕاستە چەندە دروستەکە بەو شێوازە بە کەسی بەرامبەر بوترێ تا بە بینەوە سەر فەرمودەکانی خوای گەورە لەو بابەتەی خوای سبحانه وتعالى سورەتێکی دابەزاندێ بە ناوی سورەتی زەلزەلە دەفەرمێ ئیذا زلزلت الأرض زلزالها وأخرجت الأرض أثقالها وقال الإنسان ما لها يومئذ تحدث أخبارها بأن ربك أوحى لها خوای گەورە هەموو بوونەوەری دینتەوە سەرزمان لە هەمووان هەر یەکەک شاهدی لەسەر ئەو ئادەمی زادەی دەدا ئەوە شاهدێکە چیە فمن يعمل مثقال ذرة خيرا يرى ومن يعمل مثقال ذرة شرا يرى ئێستا تەڵەبەك مەسەلەن با بڵێن لە یەک لە زانکۆیەکانە دەرسی هەیە لە پێنجان زۆر باش جواب دەداتەوە لەوەند کە سفرە ئایا ئەو 5 دەرسەی لە بۆ حیساب ناکرێ خوای سبحانه وتعالى هەندە بەڕەحمە بەس دەیەوێ بەندەکان ڕوو لە خوا بکەن بڵێن خوایە بڵێ بەڵێ خوای گەورە لە حەدیسێکی قودسیدا دەفەرمێ ئەوانەی کەوا لێم دوورن ئەمن لەوان لە هەمووان نزیکترم بەس بڵێن خوایە من دەڵێم بەڵێ جا ئەوە غەڵەتە هەر کەسێک پابەندی کردداری خۆیتی فمن يعمل مثقال ذرة خيرا يرى ومن يعمل مثقال ذرة شرا يرى ئەوە میزانەکە خوای گەورە داینە لەبەر هەندێ لە هەر چاکەچی ئەگەر پێت بکرێ بە میسقال زەڕە بزانی استفادەی لێ بکەی بیکە و نازانی احتیمال هەیە بە چاکەچی گچکە خوای گەورە لە قیامەتێ لە هەموو گوناحەکان خۆش بی چونکە خوای گەورە دەفەرمێ ئەوانەی کەوا دەگەنە ئاستی وەی خوای گەورە خۆشیانی بێ لنجزينهم بأحسن الذي كانوا يعملون
پاداشتیان دەدەینەوە بەو باشترین کردداری کە کردیتی مەسەن کابرا 1 ملیۆن خراپەی کردیە بەڵام کردارێکی زۆر باشی کردیە خی گەورە دەفەرمی کردارەکانی کەش لەسا و کردداری لە بۆ حساب بکەنکەوە باشترین کردارە. دکتۆر سید علی سلێمان پێشنێژ و تارخوێن زۆر سپاس بۆ ئامادەبوونی زۆر سپاس. بەهاتنی مانگی ڕەمەزان لە شارەکانی باکووری کوردستان بازاڕی شەربەت و شیرینی و پاقلاوە بە تایبەت و لە دیاربەکر دەبوژێتەوە لە بەرۆی خەڵکەکە زیاتر ڕوو لە کڕینی ئەم جۆرە خواردەمەنیەکەن پێکەوە زانیاری زیاتر وەرەگرن. دەستپێکردنا ڕۆژیێرە di nava کوچە و کولانên Diyarbekirê de bazareke xwezayî jî tê danîn. Bi taybetî di saetên nêzî fitarê de lîv û tevgera dan û standina xwarin û vexwarinan zêde dibe. Li serê her kuçeyekê xosteyeke ecînê jî cih digre û li kuçeyan xosteyên ku tenê di Remezanê de dezgehên xwe datînin jî hene û hosteyên naskirê jî hene. Tehma destê her hosteyekê jiya din cudatir e. Ferdî Özbaq jî her salon ku li kulana gewrenê ecînkariyê dike û dibêje. Ecîn bi goşt, sîr, pîvaz, îsota tûj û ecînandineke têr xweş dibe. Rojî de qelebalxe. Ecîr pir diçe. Ecîr mede însan vedike. Erê ji bona xwarin. Berê dixwin mede ve dibe da êkarin şîva xwe. Li gorî ragihandina hosteyan ji bo ecîneke xweş divê ecîn 2 saetan ver ecînandin. Lê ji ber qerebaliğa Remezanê hin hosta tenê nîv saetê diecîqînin û pêşkêşî kiryaran dikin. Porsiyoneke ecînê di navbera 10 û 15 lîreyan de tê firotin. Ji aliyê din ve yek ji vexwarinên Remezanê jî şerbet e. Li bazarê şerbeta ava tû, tûşemî û dara sûsê cih digirin. Surehiyek ang û 2 lître ava sûsê bi 3 lîreyan tê firotin. Mihemed Qutan jî bi salane ku şerbeta ava sûsê difiroşe û dibêje ava sûsê li 3 saetan de tê amadekirin. Ji bona me Remezanê evek rojî digirin, rehet nanê xwe ji bona barsaxa ji bona roviya yani pir baş e. Ji bona ondan sonra nan merû dixwe rahatsizliği yani çê dibe ya merû pir rahatsız dibe wî şerbetê merû dixwe pê hezimlik çê dibe. Yek ji şîrnahiyên sifreyên Remezanê jî dotlî ye. Wekî ecîn firoşan li serê her kuçeyekê dotlî firoşekê jî cih girtiye. Ji ber bilindbûna buhayê fistiqan, buhayê beqlawa û qedayîfan jî bilind bûye û xelk berê xwe didin şîrnahiyên erzantir yên wekî dotliyan. Kîloya qedayîfan bi 6 lîre ya dotliyan bi 10 lîreyan tê firotin. Li kuçe û kulanên bajêr heta dawiya meha Remezanê lîv û tevgera bazara ecîn, şerbet û şîrnahiyên dê bidûme. Hesen Kösen, Kurdistan 24, Diyarbekir. بەردەوامی لەگەڵتان و ئەچینە تەوەرێکی دیکە لە پاشیف چەند تەوەرێکی جیاوازەیە تەوەری ئاینی هونەری تەندروستی تەوەری هونەری دەکەین و هەوڵ دەین کە زیاتر هونەرمەندانی بە ئەزمون بەسەر بکەینەوە ئەوانەی ساڵانێکی زۆر خزمەتیان بە هونەری کوردی کردووە لە بوارە جیاوازەکاندا بۆ ئەم شەویش علی ئەحمەد هونەرمەند لەگەڵ ئێمە ئامادە بێت لێرەوە باس لە ئەزمون و ژیانی ئەو هونەرمەند هەروەها جیاوازی ئەم مانگە بۆ ئەوان لەگەڵ کاتەکانی دیکە چی و لە چاو ساڵانی ڕابردوودا چ جیاوازیەک هەیە کاک علی زۆر بەخێربی بالو پرسیارەوە دەست پێ بکەم ئەم ڕەمەزانەی ئێستا لەگەڵ ئەوانەی ساڵانی ڕابردوو جیاوازیەکەی بۆ ئێوە چییە لە ڕووی هونەریەوە پێشەکی زۆر سپاسان دەکەم فرسەتێکی خۆشە لە بۆی بە جەماوەەر بگەین و هەندە شت هەیە لە ڕابردوو برادران و گەنجانی ئێستانیان بیتنیە بەڵام پرسیارەکەی جەنابەت ئایا ئەمن باسی ڕەمەزانی پەنجایەکان بکەم شێستەکان بکەم یان ڕەمەزان وڵا کامەت پێخۆش بووە ئەو سەردەمەی کە لای ئێوە گرنگ بووە کامەیەواتەوەکو لە بیرەوەری لای خۆشتان ماوەتەوە دەزانێت وە خانم گیان مەسەرەن لە کوردستان پاشی هەفتە تەلڤیزیۆن پەیدا بوو شت پەیدا بوو ژیانی کۆمەڵایەتی گۆڕانکاریەکی گەورەی بەسەرداهات بەڵام پێشی ئەوەی کەوا تەلڤیزیۆن دابدرێ ئەو کاتێ ڕەمەزان نەوعەکی دیکە بوو سەرەتا باسی ئەو مامۆکە دواتر وردە وردە تاگەین ئەم کاتێ ئێستا ڕەمەزان لە ساڵی 56 ئەوەی کە ئەمە بە بیرمان بێ زۆر زۆر فەرقەکی شازئی هەبوو ئێرە و ئاسمان لەگەر ئێستا ئێستا کە دەبینی
زادەی ئسکان هەیە نەوادی و ئەو جێ و تەلەڤیزیۆن و یعنی ئینتەرنێت فندقە زەخمەکان و ئەو جیانەکە هەیە ئەو کاتی ئەوە نەبوو ئەو کاتی ئەو جێ زۆر خۆش بوو بە نسبەت گەنج و بە نسبەت پیاوەکان کە شەوان بچن یان هەشنۆدەم برادەر و ماڵ جیرانی یەکتری پیاوەکان خڕ دەبوونەوە لە ماڵک لەوێ چای دەکرا و شت دەکرا و ئەوانش کەرەمستانیان دەکرد کڵاوانێ کەرەمستانیان دەکرات تا دەگەیشتە نزیکی نیوە شەو ئەو کاتی کەمانتی دەبوون هەرکەس دەهاتەوە ماڵی خۆی ئەوە خۆشترین کاتی بوو ئەوەی کە لە دەشتێ بوو بە نەفسی حالەت بوو تەنها لە دەشتێ شەوان کەرەمستانێ بوو ئەوە بوو ئەو دعوت و داوتکاری گەنجان بوو شەوێ دادەنیشتن ئەو ئایا لە مزگەفتی دادەنیشتن ئایا لە دیوەخانی دادەنیشتن بەڵام زۆربەی کاتەکان لە ماڵی برادەرەکان خڕدەبوونەوە شەوانە بەنسبەت شار لە مەسەرەن باسی هەولێر بکەین لە هەولێرێ چەند چایخانەک هەبوو لە تەیراوەی لە ناو بازاری لە گەڕەکی تەعزیلی ئەو چایخانانە مەسەلەن لە تەیراوەی چایخانەی فاروق چایەچی زار ڕەحمەتی لێبی نەمایە فاروق چایەچی بەناوبانگ بوو یەک دوو چایخانەی دیکەش هەبوو نزیکی کورد و عەرەبی بوو حەدیقەی کورد و عەرەبی ئێستا کورد و عەرەب بوویتە چایخانە و بوویتە گازینۆ ئەو کاتی ئەوە لۆ گازینۆی نەبوو ئەو کاتی ئەوە کاتی خۆی تاهەر یاحیا بە ملیشکای بەیانێکی دەرکرد گوتی ئەمە ڕەمەزانە باقسەفەکە ئەوەی ناوی سەلا مەرکەزی دەدەینە کوردان ئەو کاتیش هەر تەقریبەن پێمان خۆش بوو ڕسمەکی کورد و عەرەبیان کرد هینیان لەو حەدیقەیاندان هەردووچیان دەستیان لە ملیە کردو ئەوە لەوێ بوو ئەو حەدیقەیە حەدیقەی عام بوو بە حەدیقەی کورد و عەرەب دوای ئێستاکەەوە دوسێ برادر کردیتیانە گازینۆ بووتە گازینۆ دەنا سیاتر نەبوو چایخانەی مافاروقی وەزار ڕەحمەتی لێوی چایخانشکە هەبوو لە نزیکی ئەو چایخانەی باسم کردی کورد و عەرەبی ئەو دوسێ چایخانە هەبوون لە تەیراوەی ئەوە خەڵک دەچوو ئەویش لەوێن دەرێ عینەن تەوزیع بوون بەو شکلەی کۆمەڵک لەسەر عادیجیان ڕایە خست بوو ئەوانە کڵاوانەیان دەکرد کەرەمستانێ ئەوی تریش دۆمینەیان دەکرد شەق و شری قەتا باشە خۆ ئێستاش هەیە ئێستاش لە هەندێک شوێن ئەو کۆبوونەوانە ئەکرێ بەڵێ بەڵێ ئەوە کللتورە نامری بەڵام کللتورە جیاوازی هەیە لەگەڵ ئەوەی پێشووتر ئەوەی ئێستا یاریانی کاکە زۆری هەیە زۆری فەرقە ئەو ڕوحی پێشانەکە دەیان کرد زۆر خۆی بکوشبایە لەسەر عەلی شیشەکیان مەرز دەکرد دەبوونە دوو فەریق ئەوی بی دۆڕاندبایە دەبواە عەلی شیشێکی بکڕی و بەو شەوەش بیکەینە چێشت و لێ بنێن و تەوا بیخۆن و هەرکەس بستە ماڵی خۆی بەو شەوە لەکوێیان هێنا ئەوە دەیان هێنا چۆن پارە دەیان کڕی یانە چینە هێوارە دەیان کڕی چێ بدۆڕێنی پارەکەی دەدا ئەو هابوو دەبواە حازر بکرێن بەڵام دۆمینەکە هەندێکی پێی حەرام بوو دەیگۆ ئەوەی دۆمینەی ناو هەندێک شەبوو لەسەر پارە دۆمینەی دەکرد بە فعلی بەڵام هەندێک شەبوو دەیگۆ ئەگە چایەکەش بدۆڕێنم هەر پێم غەدرە یعنی ئەم پێم حەرامت ئەوەیە ڕەمەزانە لە هەولێر لە ناو شاریش چایخانەی مەچکۆی هەبوو لە گەڕەکی تەعجیلی ئێستا یەک دوو چایخانە هەبوو ئەوانە هەمووی جێگەی ئەو مەعدا ئەوەی خەڵکانی دیکە بدیت باە هات و چۆی خەڵک زۆر بوو سەردانی کردن وەکو ئێستا نەبوو دەچێ ماڵێکی 50 کەس دانیشیە سەلامی دەکەی کە جوابت ناداتەوە هەمووی خەریکی ئەوەیە کاکە سەلامم کرد کە جوابت ناداتەوە ئەوە نەبوو دەچوو منداڵک لە پێشەوە دەڕۆی کارەباوە نەبوو فانۆسی لەدەست بوو ئایلەکە دەڕۆی دەچوون بە فانۆسی دەچوون و بە فانۆسی داهاتنەوە ژیانێکی سادە و خۆشیش بوو لە سەرڕای هەمووش تۆکو هونەرمەندێک بینە سەر کاری هوەری کاری هوەری ئێستا چ کارێکی هوەری ئەکرێت بۆی بینەر بتوانێت سەیریکە ئاماژەت بۆ کرد کە جاران تەلەڤیزۆن نەبوو بەڵام ئێستا تەلەڤیزۆن هەیە و سپاس بۆ خوا کە
لە کوردستانە بینی ژمارەیەکی زۆریش هەیە. سپاس وڵا ئێستا ئەمە تقریبان ساڵک و قسوورە ئەمە کۆمەڵە هونەرمەند خەریک بووین زنجیرە درامایەکمان بەرهەم هینە 22 حەڵقەیە لە نووسین و دەرهێنانی کاکزەوهرە ئینتاجەکەش هەر بەخۆیتی ئەمەش کۆمەڵە هونەرمەندی خاوەن ئەزمون و گەنج و ئەوانە کە تێیدا کۆبووینەوە من و مامۆستا خەلیلیابە و سوهام خان و مازی و یعنی کاک ئەنوەر عەزیز و کاک غازی شینە و یعنی داخی گرانم هەمیانم لە بیر نەمایە بەڵام هەڤاڵ قەرەچۆغی و یعنی زۆرین لە هونەرمەندەکانی کە بەشداری تێدا بووینە داخی گرانم هەمیان لەو دەمەی نایەتەوە یادم بەڵام بەرهەمەکە باوەڕ ناکەمە تاکو ئێستا شتیوا کرا بە ئێستا ئەوە دیعای لۆ دەکرێت لە کوردستان تیڤ هەفتی مانگ هەفتی ڕەمەزان یەکەم زنجیرەی دێتە خوارێ لەبەرەوەی 22 بوو 22 حەڵقە بوو حەزمان کرد لەگەڵ ڕۆژی ڕەمەز جێژنی کۆتایی پێبێتن ئێستا ئەوە ئاخر بەرهەممانە بەرهەمەکی زۆر ئەگەر بەس لە ناوەڕۆکی بەڵێ کۆمەڵایەتی هەستاری ناوەڕۆکەکەین جاران لە ساڵانی ڕابردووە ئەوەی باسەکرێت کە تا ساڵانی 2000یش لە هۆڵی گەل نمایشی شانۆیی هەبوو لە شەوانی ڕەمەزانە ئێستا ئەو نمایشانە بۆ نەماوە خەڵک ناچێت سەیریکە یان هونەرمەندان خۆیان کەم تەرخەمن وڵی نازانم خانم گیان فرسەتە کرددامی ئەمن هەندە قسە هەیە بیکەم و طبیعات شمۆیە ئەمن ئەگەر قسە هات لەسەری پاس نادەم ئەمن ئەوەندەی دەڵێم ئەوەی قاعی شعبی کاول کرد و تێکیدا خوددا ماڵی کاول کاوەکو ماڵی ئەو شۆکە بەس دوعاەکەزانی لە بەرچی با پێ برێم قاعی شعب تاریخی شاری هەولێرێ لە هونەرمەند لە هونەر ئاهۆ حەسرەت و مێژووی هەزاران هونەرمەندی ئەو شارە و شارەکانی دیکە لەو قاعی شعبەوەدا نووسرا و دەستی پێکردیە قاعی شعب هیچ عیبی نەبوو تەنها چەند چاوچنووەکە خڕبوونەوە لە بۆی مەبلەغێک پارەی بێتە دەستیان قاعیان تێکدا قاعی شعب بوو بۆ کللتورێکی ئەو شارەی تەمەنی گەیشت بۆ 6 ساڵ خوا تو ئەگە دەتەوێت جەیەک تێکی نەدەی ئەگەر جەیەکی لە دەرەوەش خراپی ئەتو لە ناوە دەتوانێت دیواری دیکەی لە بۆ بکەیت لە ناوەوە هەر گۆڕانکاریەکی لەو دەکەی بەڵام هەیبەتی دەرەوە بمینێ فەرموو ئێستاکەەوە بوویتە زبڵخانە 4 دینگەیان لێ قیت کردیتەوە باشە تاکەینێ ئەوە ڕووی تاریخی ئەو شارەی بۆچی ئێوە لەو هۆڵە دڵگرانن بۆچی کاریگەریەکەەوە لەسەر ئێوە زیاتر بەو هۆڵەیە ئاخر زین چییە ئەوەندە مێژووەکی پڕ سەروەریمان هەیە لە ناو ئەو قاعەیە یعنی ئەو قاعەیە دەورێکی زۆر گەورەی جێڕایە لە بۆ پێشکەوتنی هونەرمەند هونەر و هونەرمەندان لە شاری هەولێر و یەکەم افتتاح و حەفلەشی تێدا کرابی یعنی تیپی سلێمانی تێدا بەشدار بووە هونەرمەندانی کۆی تێدا بەشدار شریتەکەم لەکنە تێگەیشتی تیپی مەولەوی سلێمانی هەرخاوە دەکات درێ بە قادەی ئەو کابرای ولیۆم یۆحەنای نازام چ بووە خوا ئەفریکا مەبەستم لێرە چییە یعنی تاریخەک ستراوە ئەوە هونەر سینەمە ساحەدین باسی تاریخ و هونەرت کرد باشە یەکەم سینەمەیە لە ساڵی 46 لە هەولێر دروست کرایە لە کوردستان دروست کرایە یەکەم سینەمەیە 46 پاش حربی عالەمی دووەم کە خلاص بووە ملەتی کورد هیوا و ئەوەی هونەری هەبووە کێ ئەو سینەمایی دروست کرد ئەوە ماڵی داوداغی و ئیسماعیلاغی ئەوانە کۆمەڵک ئەوە بوون بە شەراکەت بوو وابزانم ئەوان بەشداریاک کۆمەڵە خەرک دوایە ئاخر مدیری ڕەفیق مستەفا بوو خوددا ئەفریکا
و ئەو سینەماش کە تاریخەکی شاری هەولێرێ بوو پێشترێ سینەما جێگایەکی فەنی و سەقافی زۆر ڕاقی بوو عائیلەکەوە ڕاقی وایە هەر فلیمەک بهات بە مەسەرەن یەکەم فلیمێکە ئیشی کرد ڕەساسە فی قەلب محەممەد عەبدولوهاب یعنی بە هەفتە جێگە حەز دەکرا ئەو جەلۆچ هەبوو جێگەی خاصی ئەوانەی شخصیاتەکان ئەوە دەبوو یعنی مەبەستم چییە تێکدرا ئەگەر بکرا بە مستەشفایەک دەمگۆ سەرسەرم بکرا بە مەکتەبەک دەمگۆ سەرسەرم کرایتە گەرات سیارەی لێ ڕادەوەست باشە من پرسیاریەوە کەم هۆکاری نەبوونی بەرهەم یاخود کەمی ئەگەڕێتەوە بۆ نەبوونی شوێن بەڵام پێشەوەی وەڵامەکەم بیتەوە هاوکارانمان لە دیار بکرەوە لەسەر بابەتێک قساکەن لە هەمان کاتیشدا میوانێکی تایبەتیان هەیە چینە لای حەسەن و زانیاری زیاترمان پێ ji Diyarbekir dem baş em vê varê yani îşev em li ku derine li nava Diyarbekirê li nava Sûrê navçeya Sûra Diyarbekirê li ber derê mizgefta mezin ku mizgefta mezin jî wekî yani ji bo alema İslamê pêncemîn herama şerîf jî têzanîn tê naskirin dîrokaya bi rastî yani derdora 1000 salî heta 1000 salî jî derbas bûye di dewra Hazretî Ömer de em dikarin vê yekê bêjin ev weke dêrekê bû dû birê weke mabedekê her wiha ji bo îbadet û taetî tê amadekirin. Navçeya Sûra Diyarbekirê navçeyekê merkeziye navendiya û gelek qerebaliqa rojê bi rastî di saetên piştî fitarê de jî wisa xelk tên li vê derê rûdinin çaxa vedxwin û sohbetê xwe dikin. Lê berê li pişt min dengê erbaneyekê tê ez bawerim dengê dewrêşekê tê ka em herin bavê em binêrin ka ew çi dibêje qesîda dixwîne yan jî çi dike em ê li gel vî hinekê sohbet bikin em hinekê biaxivin lê weke min gotê hûn dibînin niha xelk li derdorê hem bêhna xwe vetin û ji aliyê din ve guhdariya erbanê dikin li vê derê weke me amaje pê kirî. Li vê derê di saetên êvarê de konê fitarê jî bi rastî tê vedan û bi sedan kes li derdora wê jî dicivin. Merhaba shtara eva tu derwêşî tu çi? والله ام الهات دبيجن ام اي دعواتي دبيجن ما او كديني قران ام ديني قران دبيجن Lê gerek baş navê te çi ye? ناوي من مصطفى Çend sala erbanê lê xî? 5 سنه 5 tane. 5 çi ye? 5 سنه çal Yani 5. 5 sal Tu Kurdî jî zanî Kurdî û Tirkî cana dibe Türkmancî ne? كردي دبيجن تركي دبيجن الهي دبيجن اي دعواتي دبيجن ملا شب قدمي دبيجن Ecal şevên wisa Ramazanê piştî fitarê tu derdkevî ji derve ne wisa? ام pişti الميزة عيشاي herkes terbiye çıkıyor o sonra çalıyor. Millet terbiyesinde çalamıyor. Piştî teravîh hatı lê dixî xelk tên guhdariyet et. Millet de guhdariyet ke te dilemiş ke rûdinin em şukra rûdinin lê dixîn. Tu dewrêşî tu digerî yani ji bilî Diyarbekir tu bajarê ne dikî? Bajarê Diyarbakır naçim. Bajarê der nayım. Mesela Gazi Mutkenci ben televizyona gidemiyorum. Mesela salona çağırıyor ben gidemiyorum. Ere helek Tirkî hene Kurdî te tevle her malme. Yani dibe Gazî me dikin dibe ez naçim li ser bername televizyona ez dernakevim li holên ez bêjim yê govend û dîlanê jî dibe ez dernakevim lê belê ka tu dixwazî îlahiyekê bêje li erbanê xe em jî guhdar bikin bila temaşevanê me jî em hinekê guhdariya te bikin. Tamam. Tê çi bixwînî îlahiyekê tê ne wisa? Beytekê lê xe. كاني لمحمد كاني شفاعة محمد كاني ريا محمد البجول دين قرآني ريال مايا أو ربي المايا ربك لجورة ربي المايا يا الله Allah razı olsun kim muamel yola legil dersin Allah seviyordur biz Allah seviyoruz Kur'an yoluna herkes gidersin bu Allah yoluna söylüyor herkes dinliyorsun Allah yoluna biz giderim Allah beni kurtar Muhammed
مالا سيدا دواتا جان 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 نوراني جان 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 نوراني مالا سيدا دواتا جان 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 نوراني جان 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 نوراني ام شيخ سلطاني جان 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 نوراني جان 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 نوراني مالا سيدا دواتا جان 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 نوراني ام شيخ سلطاني لبر داره مزگفتا مازن یا دیاربکر که مصطفی وکه دورش که هر حال اربانه خست و بیت هکجی خواند لبه درجه مکو خلق لدر دور آبینا گهداریا اربانه ده که از بنیرم و حز ج صحبتا هر وهای اربانه گرتان مرحبا شورجه شعبا مرحبا پشتی فتاره هونجی در کون حتی چه ساعت هون در کونج درو خودم فتاره خوفه دکن و امتين بمصطفى قداري دكن حتى هم انا من سعوري ام الفرانه وشعوري ذاتم دان سعور اخطونا مراد كمان دنگ اربانای خوشه دنگ ویجی خوشه خود دنگ البانای ویجی خوشه بقى دنگ ویجی خوشه يعني ام علمينا مصطفى هذا مصطفى البرا الى حياد بيشه بيتاد بيشه ومجيتين لي قداري دكن گلکس پاس خواه شب باشم بله و کما گوتیم خرق جیل در دورا مصطفی کو اربانه ری دخوه که دروی شکل در دورا وی ده جبن و گهداریه دکن وساد مهین رمضان ده شبن رمضان ده دمین خوش در باز دکه و کما گوتی لحوشا مزگفتا مازنه که پنجمین حرام شریف جی تیزانین تاریخ و حتی 1000 ساله جی مرو دکار بجد چه وی مزگفته یعنی وی مکان وسا پیروز براستی موضوعانتی جبو از کارم بیجم سه شهرستانیان کریه لفه داره هر وها مکان که پیروزه نوا دیاربکر یعنی 1000 سال کل لفه مزگفته طاعت و عبادت کرن ولی از هفکار خو انس موسا مزگفتا بردر مزگفتا مازن جنابا سورا دیاربکر کو او سورا کو مصاب شرو آلوزیان کو گرک جارا دروژه بده جه خود کرد ام جوی در کتن پیش بری و ام جارا کردن هر و همه مکان کردن بن لبری است کارم وی که بجم ل در دورا مزگفتا مازن لنابا سورا دیاربکر نه حضور و آرامی هيا بەڵێ سپاس بۆ هاوکارمان حەسەن جارێکی ترە گەڕینەوە لای کاک عەلی ئەوەندەی باسمان کرد ڕابردوو بوو و کارە نوێشت کە لە ئێستایا کردوتە بەڵام من پێم خۆشە پرسیاری ئەوە بکەم هاوکارانم لە کۆنتترۆل وتیان پێشتر لە ساڵانی زوو کارێکە کردووە کارێکی هوەریت کردووە کچەکەشت زۆر نەخۆش بوو بەڵام لەبەر کارە هوەریەکە کچەکەت بەجێشتۆ چووی بۆ بەغدا ئەگەر بکرێ و بەسەرهاتەمان بۆ بجێڕیت زۆر سپاس دەکەم ڕاستی پرسیارەکە زۆر لە جێ خۆیتی ئەوە کچەکەم نەخۆش نەبوو ئەتوبری ئاعتیبار کە دووربی لە ئێستا مردبوو بەڵام ئەوەندە ئەمە ڕوحەکی نەتەوەیی و ڕوحەکی هوەری و ڕوحەکی پێشمەرگایەتیمان هەبوو کە ئەمە کاری یەکەممان بەرهەمی یەکەممان مارەی لە ساڵی 1970 کە تەزیل کرد لە بەغدا ئەوەیان بەرهەمی دووەممان بوو زۆر ناومان لێدا بوو خۆی مەسەلەی شارێک بوو ناوەکەی بەس پێمان دەگۆ مەنیزبەر بوو ئەوەمان کە ئەوەی موافقی هاتەوە کە ئەمە بچین تەزیل بکەین هەموو شتێکمان لەبیر چوو یاڵە خۆمان حازر کردو بڕۆین لە بەغدایە هاتمەوە دیتم 50 ژن لە ماریمەیە قلی ولیەکە و هەرایەکە گریانەکە نازانم چییە ئەم نیشە ڕاچم جەنتایەکم دەستدایە گوتیانەوە چێوە دەست گوتم دەسمە بەغدای ئای هەوار بوو هەریایەک و گریانێک باب ئەو کچە مردیە ئەرە یەک دەگۆ مردیە یەک دەگۆ مایە ئەوە کچەکە دەمری گوتم ئەو کچە ئیمنە بە تەنهایی خۆمە بەڵام ئەو بەرهەمەی لۆی دەچم ئینەتەوە چییە نەتەوەکە لە کچەکەی من و لە منیش گەورەترە ئەمن دەڕۆم ئەگەر ئەو کچە خوادابیتە من ئەوە هەر ئیمنە ئەگەر خودداش نەیدابیتە من هەزاری وەکو من لێ ڕاوەستی هەدەمری
ڕاست خۆشت تەمەەن درێژ وڵی ئیتر خوا کردی هات ئێستا گەورە بۆ بێ اللهم ئامی لەگەرە توش یا ڕەبی هاتمەوە دیتم گەمان دەکا گوتم باش الحەمدلله بەڵێ بینەوە سەر کاری هوەری ئێستا ئەوەی ئێستا ئێوە ئەیبینن وەکو هوەرمەندانی بە ئەزمون وەکو هوەرمەندانی کە تەمەنی خۆتان لە کاری هوەری دانا چییە بینن؟ ئەمە هیچ بەرەو پێشچوونەکی نابینین داخی گرانم بەرە وێرانی دەڕوە ئەوانەی دەیبینن ئێستا داخی گرانم ئەوە لە شانۆ حیساب نییە شانۆگەری نییە ئەمە پێشترێ ئەمن و برای بەڕێزم مامۆستا سەلام کۆیی و خوددا ئەفریقا سوبحی کۆیی و مامۆستا فەیسەڵ محەممەد و مامۆستا عەبدولواحید مەرجان خوددا ئەفریقا ئەمە کۆمەڵک دائیمەن حاضر بووین پێیان دەگۆ فاسل فوکاهی ئەمە شتێکی کۆمێدی حاضرکەین هەر بەس لە پشت پەردەی کۆبوونەوەکمان دەکرد کچکە دوو دەقا لەسەر چ قسەی بکەین مەسەرەن لەسەر تەلەفۆن فەوڕەن دەهاتینە سەر شانۆ ئەوە وەکو شانۆ ئیرتیجالی و کۆمێدی شانۆگەریەکمان پێشکەش دەکرد و زۆر جمهورەکی زۆر ڕازی و زۆرش پێ دەکەنی هەیە کاتیش یعنی شتێکی زۆر خۆش و بە معناش یعنی مەوزوعەکەمە دروست بوو بەس بمان گۆت بایە چکە هەند چوو بووینە ناویەک وها یەک تێ دەگەیشتین هەر بمانزانی بە ئەو کاک فەیسەڵ چی بگۆت بە کاک سەلام جوابی کاک سەلام چی دەگۆ کاک سوبحی جوابی دا مامۆستا عەبدولواحید چی دەگۆ ئەمە جوابم دا یعنی وها تێکەڵ یەک ببووین ئەو مەجموعەیە بەڕاستی شتی جوانمان بەرهەمەکانی پێشتر کاری لەسەر ناوەڕۆکە کرد زیاتر خانم جانەوجە ئەتو هەر شتە گەگەر ناوەڕۆکی نەبوو ئەتو بە قالبەکەی لە زێر دروستکراوی هەر کاتێکی ئەو زێڕەتشکان بۆنی بە دیار دەکەن مەبەستم لەوەیە جاران تەکنەلۆژیاوەکو ئێستا پێشکەوتو نەبوو ئێستا دیمەن و کامێرا و بەرهەم و پێداویستیەکان بەگشتی هەمووی لە کوالێتی بەرزە بەڵام بەرهەمەکانی کە هەیە کوالێتی هەموو شتێکی بەرزە تەنها کوالێتی هوەری دابەزیە ئەمن تەمەنام دەکرد کوالێتی هەموو شتێکی داببەزی باە بەڵام کوالێتی هوەری زۆر بەرز باە ئەوەیان زۆر پێم خۆشتر بوو ئەمە پێشترێ ئەو ئینارەیە کە دەیبینی تەمەنامان دەکرد ڕۆبئێوەمانەبی بۆردەکمان دەینا بۆردەچی کچکەت مڕەبا تێگەیشتی جوان ئەوەمان دەکردێ بە پلاچی سێچە بلاجکتۆری کچکەمان دەینا تەوزیهی شانۆمان دەکرد و ئەبە حاڵی لە شانۆگەری چڵپاوی حکومت چەند جار کارەبای لەسەرمان کوژاندەوە چووکەی مەکسیم گۆرکی بوو بە خود نازانمان ناوبانجی مەکسیم گۆرتێکە لەم نووسەرە بەرزەکانی ڕووسی ئیتر ئەوە چەند جار کارەبایان لەسەر کوژاندینەوە جارێک فانۆسمان پێکرد و جارێک یعنی ڕەخی ئەو هەموو معاناتەش هەر خۆش باشە ئێستاش ئەو درامانی کە کۆن تۆمار کراوە ڕەش و سپیە بەڵام دیمەنەکانیش زۆر ڕوون نییە بەڵام ئەتەوەی گوێت لێ بێیان کە گوێی لێ ئەگری هەست بە تام و چێژی ئەو دراما و شانۆیان ناکەی بڕوان پێ بکە خانم زۆر لەزەتی هەیە ئەمە شانۆگەریەکمان پێشکەش کرد پرسەی سیراجەدین ئەوە گوت لە بۆکم ئەمن ئەگە تو ڕەبامایە یان زۆر کۆمێدی دەبووم یان زۆر عەسەبی دەبووم ئەمن تاخیر بووم لە شانۆگەریەکەی لە پرۆڤەی هاتم کورە لە چێ دەرێ وەڵڵا هەوکە لە مانگەنە دەدەن مخلیج کافر بووە ئەمن هەر هاتمە سەر شانۆی زانیم دەبتە شەڕمان بەڵام کە دێم گەیشتە حیوارەکەی من دەلێ بە سیراجەدینی بڵێن ئەوە بە کڕ و خۆش هات خۆی هەمووی لەسەر درۆی بوو شانۆگەریەکە هەمووی درۆ بوو شتاقی لەسەر برادەر و درۆ و دووڕۆیی دەلێ بە سیراجەدینی برێن بە کڕ و خۆش هات ئێستاکە نەقنی نەکشین 100 قنینەی دەدەمی ئەمن ڕەخمی ئەو تووڕەیەی هاتم گۆتم
بەسی ڕاجەدین بڵێن نەک قنینە غاز 100 قنینە غازی دەدەمێت کاکە بووە فەوتر پێکەنی نەکبوو نەش پرۆڤەمان مخریت بەخۆی لە عەزمەتان قاعی بەجێ چکە پێ دەکەنین یان خۆت وات لێ کرد نانە هەروەم ئەم بەخۆم وەم لێ کرد جارە چەند لەگە مامۆستا خەلیلیا بەدانیشم پرۆڤەی ئەومان هەبوو قەڵای دمدم جێکایەکە جێی میریە شخصیەتە شتێدا ئبن بەتوتە کابرا دەپرسی دەرێ ئەو جێ بەرزەئی چێە دەرێ ئەوە جێ ئیخانیە خان لە بجێڕین ئەو لێدادەنیشی میر پرسی کۆتی ئەو جێ بەرزەئی چێ گوتبی بن بەتوتەیە بن بەتوتە ئیتر ئێستاش مامۆستا خەلیل یعنی بەبیری بێتەوە ئەمە تقریبا ئەگە بڕوان دەکەی هەفتە لەسەر ئەوەی بەس دەگەیشتینەیەک پێکەنینمان دەهات عنی شتی سەیرمان لێ ڕوو دەدا بەس باشە هەر لەو دیمەنانەوەی کە زۆر خەڵک داوات لێ کا دووبارەی بکەیتەوە چییە؟ ئەوەی زۆر خەڵک لەو فترەی ئاخیری لێم داوا دەکەن دووبارەی بکەمەوە کۆنتڕۆڵ عەجایب لە تەمسیلی ڕەتەبی گۆرانی و شتیواڵی زۆر خۆشم دەگوت بەس داخی گرانم تووشی حساسیەکی بوو گەروم توانای ئەوم نەما ئتر گۆران پێشترێ تەقلیدی تایر تۆفیقم دەکرد لە شانۆگەریەکانم زۆری ئەم لە قەڵای دمدم لاوکەکەم گوت گوتیانە تو بەس ئەوە بی تەمسیلی شتێدانەکەی بەسە کاتی خۆشی دەنگم زۆر خۆش بووە ئەلە ئەساس حتا گۆرانیەکانی کاوێستی بە دەنجی خۆم تازە بکەمەوە ئیتر نەکرا بەس ئێستا داخی گرانم حەزم دەکرد ئەوەی برادەران دەزانم مەبەستیان چییە لە بۆیان جێبەجێ بکەم بەڵام زۆر زۆر داوای لێبوردنم هەیە ممچینە دیاریش بی لە نەبەڕاتی سەوتم و لە حسی قسەکردنم کە تووشی حساسیەکی بوومە دەنگم کەلشوەی نەما گۆرانی وشتیواڵی پێ برێم داخی گرانم و دووبارە زۆر داوای لێبوردنم هەیە ئاساییە گرنگ تەندروستی خۆتە باش ئەگەر بڵێم لەبەروی کاتەکەمان لەگەڵ بەڕێستان بەرەو کۆتایی ئەڕوە ئەگەر شتێکی تایبەت هەبێت باسی بکەیان بەسەر هاتێک بە دەنگ لە جیاتیەوەی کە ئاماژەت بۆ کرد دەتوانی بیکەی شتێکی تریان بۆ باسکەی بەسەر هاتێک یان یادەوەریەکی خۆش یان شتێک کە هەمیشە یادەوەریەکانی خۆش ئەمن حەز دەکەم هەندە شت هەیە باسی بکەم عەمدەن باسی دەکەم خۆشتێک زۆر زۆرە شتی خۆش بەڵام هەندە شتیشەیە لێروکانە کۆمەڵک مەبەستم هەیە مەبەستم ئەوەیە مەسەلەن حتا گەنجی ئێستاش تێبگا ئەمە کاتی خۆی ئەو هونەرەمان کو گەیاندە ئێرە بیداەتی لە شانۆگەری ئەوەی دەستمان پێکرد مارەی بە کورتی و زۆر مختصر مامۆستایان پشتیان گرتین دوایە مامۆستایان وازیان لێ هینای ئەمن هەستام بە خڕکردنەوەی پارەی ئیشەکەمان جێبەجێ کرد لە شانۆگەری خەڵوسیان مدوەچی بەمنی گۆ ئیبراهیم حەچیم بڕۆ بە خۆت بیتاقی بفرۆشە کورت و مختصر ئەوە لە بۆەوەی بزانن ئەمە باخیری هاتم لە توکانی ناو بازاری ئەوەی قماش فرۆشان کابراایەکە بوو ئەو هات چیتەکی لەسەری بوو وەچی من دائیمەن لەوێن دەرێ بوو تەمەنی ئەگەر مایە تەمەنی درێژ بێ ئەگە مردی شەخوا عەفویکە هاتم دوو گەنج بوون لەو بەرەی بیتاقەکەم داوی وەریگرت بیتاقەکەمدا ئەو گەنجەی وەریگرت ڕۆیشتم بانجی کردم ئەو پیرەمێردە گوتی وەرە وەرە کوڕم گوتم چیە مامە گوتی بیتاقەکەت لۆ نەدا مامت تو مەڵە مامە من وا فکرم کردەوە جەنابەت و تەمەنی جەنابەت لە بۆ شانۆگەری نایە و کوڕم گوتی ئەوانە نازانن شانۆگەری چییە مامت دەزانی ساڵی 45 لە جمهوریەتی مەهاباد شانۆگەری دایکی وەتەنم پێشکەش کردیە ئەندە تەسیری لێ کردم هەر لەوێ گەڕام و گوتم چەندە بزارەرە با بگەڕێمەوە سەزارەکە تووشی چ موقفی دینێ ئەزمموی ئێوە بەم کاتە باس ناکرێت بێگومان ئەو هەموو ساڵە و ئەو ئەزمونە زۆرەی کە هەتان بووە ڕەنگە کاتێکی زۆر لەوە زیاتری بووە کە بیگەڕەوە بەڵام گرنگ بەردەوامی ئێوەیە و هیوادارین کە بتوانن لە داهات و کاری زیاتر بکەن و بەرهەمی زیاتریشتان هەبێت زۆر سپاس بۆ هونەرمەند عەلی ئەحمەد سپاس بۆ ئامادەبوونە دەستخۆش بۆ ئێوەش سپاس لە بۆ برایانم لە کۆنتترۆل ئەوانەی کە سەربازی ونن کەس نامێنین سپاس لە بۆ وێنەگرەکان سپاس لە بۆ ئەو سلافانەی کەەوە
شەونخوونی دەچێشن لە بەرەوەی خەڵک بەرهەمەکانتان ببینی سوپاس لە بۆ ئێوەش بۆماندی بوو سپاس بۆ ئامادەبوون. بەڕێزانە چینە ئیستانبول پامنێر و هاوکارمان ماهر یوکسەر لەوێ لەگەڵمانە بێت بزانین لە ببورن ئازاد ئاڵتون لەگەڵمان ئەبێت بزانین لەوێ ڕەمەزان و پارشێ و چۆن بەڕێکرێ بە تایبەت لە باکووری کوردستان و لە تورکیاش بەگشتی جیاوازیەک هەیە بە پێی دابوونەریتەکان. ئازاد پێمان بڵێ جیاوازی ڕەمەزانی ئیستانبول و خەڵکی ئەوێ چییە و چۆن شەوانی ڕەمەزان و پارشێویش بەڕێ دەکەن. ئازاد ئەگەر گوێت لە دەنگ بی من بێت پێمان بڵێ وەکو دیارە تۆ لێکێک لە ماڵەکانی ئیستانبولی لە ئیستانبول ڕەمەزان و پارشێ و چۆن بەڕێکرێ؟ بەێ سارا نەها ئەم لە ئیستانبولێنە لە ماڵە ساجد گونێش بژشکێکی کورد کو ئەف 20 ساڵن لە باژار ئیستانبولێ دژی ئەم ئیرۆ سحۆرێدا بوونە میێوانێ وی ئەم دخوازن هەندێکی دکتۆر ساجد گونێش بناسن کاگەلو divê meha Ramazanê de ku roja pêncemîn de li Stenbolê ew jî divê meha Ramazanê de wek her Kurdekî li bajarê xerîbiyê li Stenbolê rojeke çawa derbas dikin gelo her wiha li vî bajarî çi muqayese hene li gorî bajarê Serhedê bi taybetî Qarsê di meha Ramazanê de gelo ew derxweşin an ev derxweşin em ê hindekî van pirsiyariyan ji birêz Sacîd Güneş bikin. Birêz Sacîd Güneş merhaba hûn bi xêr hatin. Ez dixwazim fêr bibim berî her tiştî. Gelo di navbera Kurdistan û Stenbolê de ji bo we çi ferqê di meha Ramazanê de hûn dikarin hindekî behsê wê pêş were. Li Ramazanê li Serhadê Kurdistana Bakur bi rastî tabii Ramazanê de êvarê sahurê da piştî fetarê dengbêjan stran digotin, dengbêjan çîrokan digotin, lîstika zaroka hebû, kêfxweş bûn, yani henekî gundan her şên hebû. Şênê hebû, bi rastî gelek xweşik bû, malbat pir nêzîkî hebûn, gundiyan hev dihatin. îro tabii zarok li dora me nînin tabii li bajarê Stenbolê hûn û hevjîna xwe dijîn li bajarê Stenbolê. Rastî em jî vêga ez metropolê me 20 sal e belkî daha da zêdetir Stenbolê de pişeyê xwe çê dikim. Piştî demek de hûnê paşiva xwe jî bikin. Ka em hêdiyê dî biçim ser sifra we de gelo we sifreyeke mitewazî îro amade kiriye dixwazî kerem bike li pêş em derbas bibin. Çi heye mesela hûnê îro çi mesela pêşniyar bikin dîsa hinek pêşniyarî we wê hebin gelo. Ji bo kesên ku mesela êvara xwarinê ger giran nexwin bi çi awayî hûn pêşniyar dikin ku divê rojya Ramazanê de Kurdên li metropola dijîn ku bikarbin tendurustiya xwe miqate bikin gelo. Niha hûn dibînin li ser sifreya Doktor Sacîd Güneş sifreyeke mitewazî heye ya rastî bacanin, xeyarin, îsotin, maste, panîre, zeytûne her cure ez gelek cure peynîran dibînim li wê derê birêz doktor. Niha di nava wan de penîrên ku ji Kurdistanê hatine erê sêheb li Kurdistan hatiye, eva çîçil Qarsê hatiye, kaşar Qarsê hatiye, penîrê bişor ev Qarsê hatine li penîrê organîkin bêguman erê. Ama li vir em tiştekî ne organîk jî em dibîn mesela qisir jî heye li wê derê ew yek ji xwarinên netewê ya Kurda ya diyare ku her serê sibehê jî nîvro jî êvarê jî em li ser sifreyê dibînin. Erê rast e li hemû malbatên Kurd derfetê van aborî kêm e zêde ye li gor bütçeya xwe li gor perê xwe dikarin xwe tiştan erzan jî dikarin bistînin. Ê ku pêşniyara min ev e ku xwarinên sivik çi qas bêxwarin em avê jî pir vexwin ev pir mühim e lê hinek dûr jî şêkir bibin şêkir zarara xwedin mesela ji Diyarbekirê ew dîmen temaşe kirin mesela ji ava Sûsê bigirin gelek şerbet û şêrnahî ji bo rojya Ramazanê tên amade kirin ama tabii li vê derê Kurdên hindekî ku di qonaxa zêdetir li tendurustiya xwe xwedî derdikevin ji wan tiştan dûr dikevin. Erê rast e bi rastî vir da li Sûkê ava Sûsê nafirûşin jî
yani bıraktık işte kusaj tüne leçit ve böyle havini em koydan dedin disajı yani çıkasa em duri koy bubun efkas çetre bu. Ev havaya Kurdistan'ı bir guman dixwaziyem derbasî viyalî bin doktor. Ev havaya li Kurdistan'ı ticari li vê derê hûn nabînin ez bawerim. Yani her çiqas hûn hatibin devereke şînahî jî ku di vî warî de hebe. Ez dixwazim niha vêyekî pirsiyar bikim ji we. Duwarê bi taybetî rojiya Ramazanê de. Mesela hûn çi dikarin pêşniyar bikin ji aliyê civakî ve ji aliyê peyamên wek bijîşkekî ne ji aliyê tenduristiyê ve lebelê mesela gelek kesên xîzan jî hene ku li van deverên bajarên xerîb dijîn Kurd hene. Mesela ji bo wan kesan hûn dikarin çi peyamekê bidin gelo ji bo civakê? Yani birastî bi hezar sale Müslüman tê heye meriv insanên Müslüman jî oldar jî rojiyê digirin. Li Armanca rojîçiye gerek em insanên belengaz tî tazî birçî em bana hes bikin. Yani çi revşîdane gerek em bir ruha xuda vê fêm bikin. Li gelo ev armanca hatiye cihê na ji ber ku dîsa jî feqîrtî heye, belengazî heye, birçîtî heye. Berdewam dike. Tiştekî din jî mesela Kurdên li bajarên mezin li hev xwedî derdikevin di meha Ramazanê de gelo. Yani çi ji başûr, çi ji Rojhilat, çi ji Rojava û çi jî ji Bakur ku koç kirine bi sedemên an siyasî an jî debarê ku hatine li van bajaran dijîn. Hev digirin têne bahev hûn çawa dibînin li van mesela? Hev nagirin ev jî li jiyana wan tê. Çima Armanca van devletên dagirker dibêjin bila Kurd koçber bibin, belengaz bibin, feqîr, nezanîtî û xizanîtî perişan bibin. Bila derfeta fikrandina din, fikrandina netewî bila nava wana da nebe. Bila tîbirçîtî roja van derbas bibe. Kurdek Tirkekî siyaset medarekî mezin gotu ki Kurdên herî baş, Kurdên merîne. Yani dîsa jî siyasetekî Tirkiye ku siyasetekî yani ev dîsa berdava me ez bir de pisporê nexweşî jina me 20 sale maynane min yani ciyê min taybet heye. İnsanan Kurd jî têne vê derê birastî Kurdên Rojava jî hatine virda. Gelek insanên belengaz feqîr hene. Têne bamê wê de piştevaniya wan dikin dest û mil didin wan gelo. Bêguman nexweşê min li başûr jî têne ez nexweşî pisporê nexweşî jina me lê bi taybetî jî ne anîna zaroka yani bi tika tuka da yani xwedî zaroka nabin têne bamin yani gelek nexweşî min jî li başûr jî hene lê Rojava gelek insanên me Kurd perişanin bir da mehelayê van hene ez car jî diçim vana dibînim birastî gelek jî belengazin devletê Tirk bawer dike yani insanê Arab bû alîkariyê dike hatine ez dibêjim ya vana didin derfetan Kurda vana dibêjin me re nadin yani birastî jî divê meha Ramazanê de hûn jî dil dikin ku piştevanî ji bo wan esas pê kirin ji bilî wan cudakirinê divê mehê de bi hevkarî û her wiha birayetî li hev karibin rûnin û çareyên li ji dermanên xwe re pêda bikin wekî. سپاس بۆ هاوکارمان ئازاد ئاڵتون لە ئیستانبولەوە لەگەڵمان بوو سپاس بۆ میوانەکەشی کە پزیشکێکی سپۆر بوو. بەڵێ ڕێزان هەر لە تەندروستیدا دەمێنینەوە و دەچینە لای دکتۆرێک کە لەگەڵ ئێمە ئامادەیە ئەویش پزیشکی پسپۆڕی نەشتەرگەری گورچیلە دکتۆر سەرهەد ڕەشید. دکتۆرم کاتت باش زۆر بەخێر بێ. زۆر سپاس بۆی بەڕێز. لە بەرۆی هەر لە بابەتی تەندروستیدا بووین لە ڕەمەزاندا زۆر باسی خواردنەوەی ئاو دەکرێت. یان ئەوترێت کە ڕەمەزان پەیوەندی بە گورچیلەوە هەیە لە بەرەوەی یان کاریگەری ڕاستەوخۆی لەسەر گورچیلە هەیە. لە ڕەمەزاندا گورچیلەکان چیان بەسەر دێت؟ زۆر سپاس بۆی بەڕێز سپاس بۆ بینەران و بۆ بیسەرانی بەڕێز و خۆشەویست. هیواداری ڕەمەزان لە هەموو لایەکمان پیرۆز بێ ئینشاءڵڵا بێتە مای خێر و خۆشی بۆ ئەم وڵاتە بۆ ئەو هەرێمەی خۆمان. فەتەمان ئێمە دەی بگەڕێنەوە بۆ ئەساسەکەیت. يعني أساس هر لبياني ودس بيك تاعيوارا زين معلومة لا يهمومان رمضان شونه طبعا لا سحوروا بوك كاريجريا كان كدرنتي لسكليا كليش بشيك وكو عضويك اندامك لجستي مروف ابي سرتا لبياني ودس بيك طبعا للسحور انسان كهوسيت وهم للرو شرعي كشوا في غمجان فرمي تصحروا فان في السحور بركه كوات املا انا شركه لا انا تندرستك انسان كهصا بلايكم بلايكم ابي هلسيتن بلايكم ابي او اخوات طبعا بوكل بعضنا هلا بياني واقر بكريت بيس جنب يعني
گلاسی ئاو بخوات دوای جەمەکە گلاسی تری ئاو بخوات خواردنەکانیشی ئەوەی کە تەندروست بێتن بە هەر لە بەیانەوە کە دەست پێ ئەکات محاولە کاتن زیاتر خوێ باش نییە ڕێژێکی خوێ توێنی ئەکاتن چای ساردەمەنیەکان بە ئام ئەوانەوەی لێ ئەکات توێنی کاتن یان سپایسی بە بیبەرێکی هار بە کورد زیاد لە حەد ئەوانەوەی لێ کاتێنەکە حاول بداتن دوور کاتەوە لە خواردنی مەقتی ڕۆن سوور کراوە کەواتە خواردنەکان زیاتر ئەمینێتەوە ماستە مەسەرە میوەیە سەوزەیە شووتیە کاڵەکە ئەوانە بە ڕێژەیەکی باش ئاوی تایە بە ڕێژەیەکی باش ڕیشاڵی تایە کەوەی لێ ئەکات ئەمە تێنووی نەبێتن و شوفان هەم لە بخواردانەیە زۆر ئیسفادەی لێکا لە بەیانیان کەواتە مەسەرەتا ئەمە لە بیانی و دەستمان پێکرد بەیانی کەواتە خۆی ئامادە کردووە بۆ ترکە ڕۆژیەتن ئێستا تا ئێستا خۆی بەستاوە و خۆی ئامادە کردووە کە ڕۆژیە بە تایبەتی لە سەعات دەبوەسێ خۆر خاستن ڕەمەزان لەناو با بڵێن وڵاتانی ئیسلام بە ئام بە شێوەیەکی گشتی لە خەتی ئیستیوا نزیکنیا ئەوە با بڵێنە سەر خەتی ئیستوان و کاتەکەشی زۆرە بە تایبەتی لە هاوین تقریبان ئێستا بۆ خۆمان 16 ساعت کەمێک بە ڕۆژوو ئەبێ خۆی ئەگری لە خواردن و خواردنەوە تێکەیەتم بەیانە هەڵسێتم حاولەکە کەمتر خۆر لێباتن بە تایبەتی لە خۆری ئێستا گەرمە هاوینە زیاتر عرەقە دەکەواتە ئاوەکە بوو نەکاتن ئەوەی کە خواردوێشتی و محاولەکە جلی باڵێ هەلە جلوبەرگیش دەورێکی باڵای هەیە جلی ڕەش ئەوەیە کە ئەمساس دەکات گەرمێکە زیاتر عرەقەکاتن و ئاوەکە بوو نەکاتن خۆشۆرینێک لەو شتانەیە خۆسارکردنەوە ئەوانە شتێکی باشن کەمتر ئاوەکە بوو نەکاتن کەواتە ئاوەی پێ ئەبنێت تا ئەگاتە ئێوارە و کە ئێوارە شاد بۆ ئێمە دڵم بە شێوەیەک ئینسان تەندروست بێ سەتا چلی ئاوە تا 60 بۆ 65 ئاوە ئینسانی تەبیعی کە ئێوارەش هات بە ڕووی سەحیە بە بڵێن بە شێوەیەکی تەندروست سەرەتا کەمێک ئاوە خوایان سەنگە هەیە خورما کە دەست پێ ئەکاتن و دوازە دەدەقە چارێکە چاوەڕێ ئەکاتن ئینجا ئەوە تەهەیوئی دەکە ئامادەی ئەکاتن بە ڕێگەیەک کە بتوانێتن هەم مەعیدەی ئامادە ئەبێتن بۆی کە خواردنەخە خواردیش بە ڕێژەیەکی زۆر نەک وەکو خۆمان لای خۆمان باوە ئیتر کە ڕەمەزان دێ خەڵک قیامەتی لێت طبعا بۆ زانیاری جەنابەت لە 3 نەفەر 2 نەفەر قەڵەوە بێت کە مەفروض نییە بێت طبعا قدرەی ئینتازی ئینسان کەمی بێتەوە لە ڕەمەزانەوە لە وڵاتە ئیسلامیەکان بەعکسەوە ئینسان نابێتن و بە هەمان شێوەش ینی ئینفاق بەخشینە پارە زۆر زیاد خەڵک سەرفەکات کە مەفروض وانە یانی ڕەمەزان بێ خۆی بگرێت یان بە شێوەیەکی ئەلمی باڵێن دەبی دیتۆکسیفیکیشن ینی باڵێن ژارەکان زەهرەکان لە جسمی دەرچێتن چاوری کەم بێتەوە جسمی دابەزێت جسمی ڕێک بێتەوە کەەوە 11 مانگە خواردوویەتی ئەو مانگە مەفروزە لە ڕووی علمیەوە با بڵێن ئێمە باسکەین ئینسان ئەبێ ڕێنمایی تەندروستی وەرگێتن فکەوات ئێستا باسمان کرد هەر لە بیانەوە تاکە ئێوارەتن و ئەو خواردنەوەش ئێستا بە ڕێژەیەکی بە شێوەیەکی گشتی ئەگەر وای کرد ئەو ڕێنمایان ینی ئەو ڕێنمان تەندروستانە بە دوای داهات ئەو بە تەکیج بە ئاوەکە لە جستەی ئەمنی ئەوش فلتەرێبی ئەچێتە سەکیلێ ئێستا ئەگەر بچینە سەرکیلێکە کەواتە تەسیراتی ڕەمەزان با بڵێن کاریگەریەکانی ڕەمەزان لە سەرکیلێ ئەگەر بەو شێوە ئاوەکە بوو نەبوو لە جستەی بەشێکی باش ئاوەکە دایم فلتەرە بێتن و کلەکەی ماندوو نابێتن بەڵام ئەی بە عکسەوە عکسەکەی بەگری هەر لە بەیانی و هەیە ئەڵناسێتن تەمبڵیەکە بەیانەڵێ تر بۆ هەڵسم خۆ قابلێتیە بەس بەلایکم بەلایکەم ئەگەر گڵاسی ئاویش بێتن ئەگەر شتێکی کەمیش بێتن حتا با لە کاتی بانگوێ لای خۆشمانەوە باوە خەڵک بە غەڵەتێک کە بانگیە ستۆپ ئەبێ ڕاوەستی نەخە ترک ئەگەر لە دەستی شەخۆتر پێغەمەدیان کە لە بانگی دووەم هەل لە ڕوو شێراوشەوە بیلال کە بانگی ئاوە ئەڵێ ئەوەی لە دەستە گڵاسی ئاو شتێکە بیخۆوە فبۆی جسمت وشک نەبێتن باشە ئەم کەش و هەوای ئێستا هەیە هەرچەندە چەند ساڵی ڕابردوو زۆر گەرم بوو بەڵام ئێستا ئەم کەش و هەوایی کە هەیە کاریگەری هەیە لەسەرەوەی کە کەسەکە با بڵین ئاوێکی زیاتر لە لەشی کەم بکایان یان کەشی ئێستا گونجاوترە بەتەکید ینی دوای تەوڕی سناعی کە تر گەرما ینی ناتەندروستە گلۆبال وەرمینگ کە بەس ینی لە زەوی گەرمی زۆر زیاد لە حد بەکو جاران نییە فبەتەکید بە ینی ئەگەر ڕێنمایی تەندروستی بە دوای ڕێنمایەکان نەگەڕێت و بە ڕێنمایی خواردن نەخواردیان ئاو زیاد نەخوارد لە حەدی خۆی زۆر هیلاکاتن تاوان ئەکید بە گومانیتیانە تەسیراتی لەسەر کلیێشە بێ بە نەتیجە فتەسیراتی لەسەر کلیاتەوە ئەگەر بێتە سەرەوەی هەلە کلیە ینی سستبوونی کلیە ئەگەر ئاو نما لە جستا کەم ڕۆژ فلتەر بوو ئەکید بە ئەوانە ینی کلیێزامی پێدەگات ئەوانەی بەردیان هەیە معڕزن زیاتر لە بەردەکە دروست بێتەوانی ئەوانی ئیلتیهابیان هەیە هەوکردنیان هەیە ئەوانش بە تەکید گومانی نیە زیاتر ئەو حاڵەتانە ڕوویە ئەگەر ئاوی نەخواردەوەیان تر تەعاڕقی زۆر عەرەقی زۆر کردو گەی بە ڕێنمایە تەندروستەکان نەدا بە تایبەتی لەو ساڵانەی دوایی بەڵێ ئەو کەسانی کە گرفتیان هەیە لە گورچی لە نەخۆشییان هەیە
چۆن نتوانن ڕێگری بکەن لەوەی کە بەڕۆژوبوونەوەکە کاریگەری لەسەر گورچیلەکانیان دروست نەکەیان چەندە ئەوان ئەتوانن وا بکەن کە گورچیلیان ئازاری زیاتری پێنەگە. خۆکو باسمان کرد حتى ئەو سێ خەتوای کە لە بەیانیەوە بە ڕۆژ ینی ئەگە بەو ڕێنمایانە بڕوات ئەگەر ئەوانە ڕێنمایانە بڕوە هەر لە بەیانی هەڵسێتون بە ڕۆژ محاولەکە ئەو گوتمان کەمتر خۆر لێبا و ئەکید بە لە نەتیجە ینی ئیسفادی لێکات بەس ئەگەر ئەوانەی نەکرد تەم ئەنزامی پێدەگاتن گورچیلەکان زامی پێدەگاتن تا بکرێتن ئاو بخواتەوە ئاو تەمان بە ڕێژەیەکی باش بۆی مقاومەی کاتن کلیەکان زامی پێنەگات تامان کلیە باوڵی ئەوانەی نەخۆشی گورچیلانەیە ئەبن بە دوو بەشەوە بەشێکیان ئەوانە کە نابێ بە ڕۆژوو بوون ئەوانەی سستی کلیان هەیە یعنی ئەوانەی کە سستی کلیان هەیە ئەوتە بە تەسیراتی شەکرە نەخۆشی شەکرەی هەیە و مزعفاتی لێسەری ڕوویاوە لە دڵێتی لە کلێتی ئەوانە نابێ بە ڕۆژوو بن خۆی گەورە ڕوخسەتی داوە ئەتر خواگیان خۆی ئەو عالیمە خواگە چی لە ئێمە دەوێت یرید الله منکم یسرا ولا یرید منکم عسرا خواگە گەورە عسری لە ئێمە ناوێت بەڵام دایە حاجی و باوە حاجی خەڵکی وا تێگەیوە ئیتر هەرە بێ بە ڕۆژوو بێ ئەگە سەریشی تێتێ بەڵام خۆی وانە تر ئەسڵ ئەوانەی کە بە ڕۆژوو مادەم ئەزانی زەرری پێ ئەگاتن لەو حالەتە لە ڕوو شەرعیشەوە نابێ بە ڕۆژوو بێتن کە دکتۆر ڕێنمایی ئەدا ئەوانەی کلیان سستا یانەوانەی بەردەوام بە زیاد لە هەنێ نوعبەرتەیە بەر دروست دەکاتەوە یان هەوکردنی هەیە لە کاتی هەوکردنەکە هەم لە ڕوو شەرعیشەوە یعنی ئەسڵەن لە باتی چاکە بەگرێتن گوناحبارە بێتن باش ئەو کاتی کە لە شەو هەیەی ئەتوانێت قەرەبووی کاتەکانی ڕۆژ بکاتەوە بە بەردەوامی ئاو بخاتەوە بەڵام با بڵین بەبێ وەستان خۆلیتر ئەو شلەمەنیە ئاوە ئەو میوانی کە ئاماژەت بۆ کرد قەرەبووی کاتەکانی ڕۆژەکاتەوە بۆ کەسانی کە نەخۆشیان هەیە بۆ ئەو کەسانی کە نەخۆشیان نیە هیچ مشکلانە بەس بۆ ئەوانەی نەخۆشیان هەیە ئەسڵەن ئەوە خۆی گەورە ڕوخسەتی داوە کە بە ڕۆژوو نەبن ئەگەر بە ڕۆژوو بوو ئەترخگەر بە ڕۆژوو بوون ئەو ئاەتە ڕێکەوەتێ وەلا تەقتولوا ئەنفوسەکم ئەتر خۆی گەورە ئەڵێ نەفسی خۆت مەترسی هەیە ئەگەر بە ڕۆژوو بێگومان ینی مەترسی هەیە بە ڕۆژوو بن خۆتر ئەگە بۆ لە بەحتی وا هەیە سا مەسەرەن هەشتای ئەوانەی شەکریان هەیە مضاعفاتیان هەیە نەخۆشی سستی کلیان هەیە گوێ نادەنە ڕێنمایی بە ڕۆژوو بن بەڵام بە ڕۆژوو بوونەکە با بڵێن بە نەتیجەیە تەسیری ڕوویە یعنی زووتر تووشی عەجزی کلیە بنیان هەوکردنەکە زیایە بە لە حەد فبۆیە لەو حالەتە مەفروز نییە بە ڕۆژوو بەڵام ئەو بە ڕۆژووە بێتن باشە ئەو کەسانەی کە شوشتنی گورچیلەکانیان هەیە یان پێشتر کردویانە بەڵێ بە ڕۆژوبوون کاریگەری هەیە لە سەریان بێگومان کاریگەری هەیە ئەوانە باشتر وایە ئەوانەی سستنیان غەسلەکەن بە ڕۆژوە بن وەڵێ بەحسی شوا هەیە کە لەسەر ئەوانیش کراوە بە ڕۆژوو بوون یعنی ئیلا ئەڵێ تر وا ئەزانێت تر قیامەتی لێتن حەت بە ڕۆژوە بێت یعنی کراوە بەڵام کاریگەریەکان لەسەرەوان زیادە بێت یعنی ماندووبوون و شەکەتی و کەم ئاوی و بێتاقەتی و ژانەسەر و شەکرە و تەنزیمی باوڵێن هەموو تەنزیمی جسمی تێکەچێت هەندێکیان بە تایبەت ئەوانەی کە هەر کە میزیان بۆ ناکرێتن ینی تووشی عەزەبێ هیچ میزی نییە ئەوانە بێگومان نابێ ینی بە ڕۆژوو بن بۆ کەتر کە تەعویز نابێتەوە ناتوانێت ئەو بخواتن ئەو حەسرە بدە کە ئاویشە خواتەوە عەرەقە کاتن و ینی ئەوانە بوانە زەرری زۆر زۆر زیاترە لە ڕوو ئێستا حاڵەتی واتان هەبووە بەڵە حالەتی دا حاجی باوە حاجی خەڵک نەخۆشە ئیلا ئەڵێ بە ڕۆژۆ بم یعنی ئەمە بە پێڕێنمایی تر چۆن ئەڵێ تر خوای گەورە ڕوخسەتیەوە ئەوە بۆ دەستی پێوە ناگریت ئیلا بە ڕۆژۆ بم یعنی بە ڕۆژوو بە بەڵام کاتێک کە دەزانی زیانی هەیە لەسەر کلیەکان هەوکردنێکت هەیە پێویستە چارەسەر بەگری نازورت بۆ کراوە ئەمەلات بۆ کراوە لە نەشتەرگەریەکە پێویستە سەرەتایە ئاو بخۆیتەوانێت حتا نازوریشی بۆ کراوە پێویستە تا هەفتەیەکەم بەلای کەم عیلاجەکەی بەڕێکوپێکی و ئاو بخواتەوە ئەو هەفتەیە خۆی گەورە ڕوخسەتیەوە با دوازە بەخۆی قەزایە کاتەوانێ بەڵام خەڵکێکی خۆمان هەیە با بڵێن زیاد لە حەد ئێمە بە پێوە ڕێنمایی ئەەکەین بەڵامی تر کە جێدا ئەو بەخۆی قازان دەکات کە گوێی پێنەیە و هەر بەردەوام بوو لەسەرەوە تاوان بەخۆی زەرەرەکە لە نەتیجەیە بەڵێ ئەو کەسانی کە خواردنەکانیان دیاری کراوە بۆ نمونە جۆرێکی خواردن ئەخوایتر خواردنەکانی لە جۆری میوەیە یان گۆشتەیان خواردنەوەکانی بە هەمان شێوە ئەمە هیچ کاریگەریەک لەسەر گورچیلە دروست دەکات بێگومان یعنی ئەگەر میوە بخواتەوە بە ڕێژێکی باش ئەو بخواتەوە بە ئەکید بە ئیسفادەی لێکاتن حتا لە بە هەوکردن کەمتر تووشی ئەوکردن دەبێت کەم تووشی خەسبوونەوەی با بڵێن خوێنە بێتن و خەزبوونەوەی میزەکەیە بێتن کە تەڕەسوب ڕووناداتن کەمتر تووشی بەردی گورچی لە ئەبن یعنی بۆ ئەوانە کە کلیانستە مەفروز نییە مەسەن ئەوانە بە ڕۆژوو بوون بە پێی ڕێنمایەکان بەڵام ئەگەر بە عکسیشەوە خێی زۆر خوارد مەسەن ئاوی کەم خواردەوە ئەکید بە زیان بەخشە بێت لە مانگا بێتەوە هۆکارەکە زیاتر بێیان کاریگەری زیاتر بۆی کەسەکە تووشی نەخۆشی گورچی لە ببێ خۆی نەخۆشیەکان ئەویش یعنی تەصنیف کراوە مەسە حتا بەردی گورچی لە خوای خەڵک وا باوەتر لە ڕەمەزان زیایە بەڵام بەحسی زۆر هەیە
لە وڵاتانێک کە گەرمن یعنی تەسیری گەرمەکەیە با بڵێن بەسەریە ئەو حالەتە ڕوو ئەداتن چۆن کاریگەری لەسەر دروستەکە مەسەرەن ئاوەکە ئاوکەبوو نەکاتن مەسەن عراقەکە بە پێی ڕێنمایی ناجلێتەوە بەیانی هەڵنەساوە ئاوی نەخواردووە ئیشێکی قورسەکاتن لە بەر خۆرە حتا ئەوەی لە بەر خۆرە مەسەرەن کرێکارە ئەتر با ئیش بک مەسە ئەوەندەی کە بەیانیان بە ئەوەندەی بەفێنکە بەس کە زانی خاصن لە خێرا کاتەکانی نیمەڕۆدا بکرێتن مەسەرە خۆی دوور بگرێت لە کاتیان خۆی فێنک کاتەوەش خۆی بشۆرێتن بەڵام ئەوە کردوای نەکرد بێگومان یعنی بەنەتیجە کلەکەی بەرەو سستبوونە ڕوا و زیانی پێدەگات. بەڵێ گرفتەکانی گورچیلە بەپێی تەمەەن جیاوازی هەیە بۆ نمونە مناڵێک یان کەسێکی گەنج و کەسێکی بەتەمەەن کە بە ڕۆژووە بێت. جیاوازی لەوە هەیە کە کاریگەریەکانی زیاتر و کەمتر بێ بەپێی تەمەەنەکە. بێگومان تەوان مناڵتر ئەوە حتر شروعی با بڵێن سیامەیەک لەسەر ئێوەکو پزیشک لە چەند ساڵیەوە ڕێگەی پێن کە کاریگەری لەسەر گورچیلێ ئێمە بەپێی شەرع ئەمە هەمووەکو شەرعی ناسێت بەپێی شەرع ڕێنماییەکان چۆنەتر ئەبێ باڵەوە عاقل و صحیح بە غیر مەرد با بڵێن نەخۆش نەبێتن ئەتر لە مناڵ لای خۆمان باوە ئەڵێ فێریەکەم لەو هاوینە وعنی مەفروز نییە تۆ هەر لە سەرتاوە ئەو مناڵە قەی ناکە ڕایەنی بەڵام ڕایانی تا ئێوارە تێنوویەکی برسێکتر پێویست ناکاتن پێویست ناکە کرد ینی فێریکە یعنی چۆن دەڵێ ڕێنمایی کە فێرە زۆر شتی تر هەیە لە دینەکە ئەگەر فێریکی زۆر زۆر لەوە باشترە کە لە مناڵیەوە ئینسان لە مەرحەلەی بلوغە لە ڕووی شەرعەوە هەموو کۆتوبیش تاوان ئیسنادەن بە شەرع لەم حالەتە دەست پێ ئەکاتن تاوان کاریگەری هەیە بۆ دای حاجی و با بڵێن بابە گەورە ئەوانە تاوان بە ئەکید ئەوانەی توانیان نییە ئەکید بە ینی زیاتر تەسیراتیان لەسەر ڕوات. بەڵێ بەگشتی لەبەروی کاتەکەمان بەرەو کۆتایی ڕوا دوا ڕێنمایی تۆ چییە؟ وڵاتر وەک گوت ڕێنمایەکان سەرەتا باسمان کرد حل لە بەیانەوە بە هەڵسێتن بە ڕۆژ ئەوەی باسمان کرد ئەوانە مەفروزە ئینسانەکان ینی ڕێنمایەکان جێبەجێکە نەک ئێوارە کە هات ئەوەنە ئەخواتن حتی لێ ئەکەوێتن ینی ئەوانە غەڵەتن با بەپێی ئەوە بەپێی توانای بەپێی خودرێ بەپێی ئیشەکە تەنیا خواردنەوەیان ئاو با بڵین کاریگەری لەسەر گورچیلەیان خواردنەکانیش تەمان خواردنەکانیشە بە هەماشیەوە خواردنی وەگوتمان شوێرخەیەەکە ئینسانەکە بتوانین تێنووی نێبێتن باشتر وایە میوە ئەوانە لەبەی پۆتاسیۆم مەگنیسیۆمی زەرتەیە خۆی دوور بگرێت لە خوێ تا ئەکرێت هەم خێ بە تەسیری جانبی هەیە لەسەر کلیەکە لەسەر نەخۆشی کلیە و لەسەر ئەوانەی بەردیانێ و تەرسوبات بۆی باشترین شت ئەڵێن خۆی با بڵێن وشک نەبێتن دایم ئاو بخواتەوە شلەمەنی بخواتەوە میوە بخواتەوە ئەکید بە ئەکید بە ئەگەر وای کرد سەحەتی خۆشە بێتن جستەی ساغ و سەلامەتە بێ و ژەهرەکان ژارەکان لە جسمی دەرەچێت لە خلالی ئەو مانگەبەوەی سەحەت بێت نەک بە عکسەوە کە ئەمە بەرەو قەڵەوی بڕۆین تەوانەوە باشە دکتۆر تۆ خۆ وەکو پزیشکێگە گەڕێنمایی کەسێ بکەی بڵێ کە ڕۆژوو چکان بەم شێوەیە نان بخۆ ئاو بخۆرەوە چۆن پێڵی یان چی پێڵی تەوان کە لە ڕۆژوو شکاندن سەرەتا یان ئەم ئاو خواتەوە یان قسە بۆ باسمان کرد قەسب یان خورما تەوان ئەوانە مەعیدە ڕێژێک کە ئێوارەی هاتن ژانەسەرێک تووشی ژانەسەرێکە بێتن ڕێژی شەکری بەرزە بێتەوانێ کە ئەو ئەخواتن ڕێژی شەکرەکە مستەقڕەکاتەوە مەعیدە ئامادە 16 ساعتە خۆی گرتووە ئەو مەعیدە ئامادە ئەبێت حتا تووشی ڕوونی دەبێتن با بڵێن ئیسها ینی تووشی قەبزی نابێتن فپاشەوە دەدەقە چارەیەکی پێچوو ئەم دەسەرەتا ئەچێتە سەر سفرە بەس لە سفرەن خەڵکی من بسمیلای لێ ئەکاتن حتا تەواوی هەموو شتەکان تەواوی ئەنجا ڕاست خۆی کێشە بەسە سەرینەکە پاڵەکەوێتن تەواوی تر ئەڵێ خۆزگە ئەمجا شتێکە بە کونێکە بە ئەلێم کردانەیەکم بەتاڵ کردە نا بۆ شێوەنا باکەمێک لە خواردنەکەی بخواتن حتا بێکات بە دووسێ بەشی یەکەم دەدەقە چارەی بۆی ڕێژەی شەکرەکەی مستەقڕ بەوە دوایەوە با خواردنەکە حتا ئەگەر متەنەوعیش بێتن بە ئەگەر ئاوی خواردن چۆن ئاوەکە بخوا ڕێژەکەی چەند بێ لەگەڵ خواردن خۆی ڕێژە باشترین ئاو تەوان ئاوەکە لە پێش خواردن گڵاسی ئاو بخۆیتەوانێ لە دوای خواردن گڵاسێک بخۆیتەوە تەوان حتا ئاوەکەش دەوری هەیە ئاوی سارد زۆر لە با بڵێن لە ڕێنمایەکە ئێستا ئاوی سارد باش نییە بە ڕێژەیەک تووشی تەقەڵوسیە کاتن و جسم ئەوەی خەریکی خواردنەکە بێ سوود لە خواردن بێ جارە دەبێت ئەو ئاوە گەرم کاتەوە ئەو ئاوە ساردە بۆی ئاوی سارد نازم بەس لای ئێمە لە وڵاتی ئێمە تر لە ئاوی سارد نەخۆمەوە بەس بەخۆی ئاوەکە با بڵێن مام ینی معتەدل بێت ئێستا گەرمیشە لەوانەیە خەڵک زیاتر ئاوی سارد ئاوێکی معتەدل با بخۆ ینی زۆر سارد نەبێتن ینی ئەوە بەخۆی معیدەی کرژەکاتەوە معیدەی ینی ئامادە ناکە بۆ خواردن بەعکسەوە خوێنەکە کێت بۆ معیدە ئەبێ جارێ ئەوە گەرم کاتەوە کە ساردی خواردەوە فبۆیە پێش ئەگەر لەگەڵ نانەکە ئاو نەخوا باشترەیان باشترە ئاوەکە نەخوا لە بەرەوەی زۆربەی شیلەمەنیە تەوانش بایەوە ئاوی دەسەکەی بەس پێش خواردن گڵاسی ئاو بخواتەوە و دوای خواردن ئەمە دوای چەندێک نان بخوا کە ئاوەکەی خواردەوە بە دەدەقە چارێک دوایەوە کە ئاوەکەی ئەخوات نانەخواتن و ئاو خواتەوە ئەو ئاوە یارمەتی دەدا بۆ هەرسکردن هەرسی ئاسانە بێتن یعنی زووتر ئەم خواردنە بە 6 مترێت ڕێخەڵۆکە ئەچێتە خوارەوە ئەکید بە یارمەتی هەرسی ئەداتن
و غازاتی کەمترێ بێتن ینی بەس ئێمە نازانم ینی ئەمە جارێ حتر هەر خواردنەکە خوا دوازە دوسێ گڵاس ئاوی لە سەرکاتن ئەوە تاوان شتێکی تریش شەکر بە شێوەیەکی گشتی باش نییە ینی ڕۆژەی کاربۆهیدراتە تەبیعی تا بکرێت بخوات لە شیر نەمەنیەکان بە تایبەتی ئەم شربەتانی کە ناتەبیعیە یان ئەو ساردەمەنیەکان ینی ئەکید بێت لە نیها شەکری زۆرتیایە و ساردی شەکەی خواتەوە بە هەمان شێوێنی زیان بەخشن بەعکسەوە هەم بۆ کلیە هەم بە شێوەیەکی گشتی بۆ دەستە باشە لە کاتی بانک نزیکە بینەوە پارشێ و چەند ئاو بخورێتەوە ئێستا پاشێ بە وتمان بەلایکەم 2 گلاس بخواتەوە گلاسێک پێش خواردن گلاسێک ئەگەر زیاتری خوارد کێشە نیە ئەتر ئەوە نیعمەتە لەوە باشتر هەیە بەڵام ئەگەر سەوزۆمیم بخۆم ئەتر پاشی خۆمەوە 2 ساڵە بێتن چای ناخۆمەوە و خواردنیش ئامادە ناک هەمووی میوەیە مەسەرەن ئاوە قەسب ئەو شتانێک کە باوڵێن سوودی لێ دەگەنی هەم لە ڕۆژ زۆر سەحەتت خۆشە و کە بەیانی هەڵستیان ماست خواردن بە شێوەیەکی باش ماست بخواتن با بڵێ میوەکان بخوا ئەگەر شووتی بخواتن 2 گلاس ئاو بخوا ئەتر ئەوە زۆر تەندروستە بۆ جەستە ئینسان بەڵێ دکتۆر سەرهەد ڕەشید پزیشکی پسپۆڕی نەشتەرگەری گوچی لە زۆر سپاس بۆ ئامادە دانیشتوانی شارەدی باسرما یاسایەکی تایبەت بە خۆیان هەیە و ماوەی چەندین ساڵە ئەو یاسایە جێبەجێکن پێکەوە بزانین یاسای ئەو ناوچەیە چییە؟ لەم گوندە یاسایەک جێبەجێ دەکرێت کە نە لەلایەن پەرلەمان و نە لەلایەن حکوومەتی هەرێمی کوردستان دەرنەکراوە. عەبدوڕەزاق کاکۆ باس لە یاسایەکی تایبەت بە گوندەکەیان دەکات کە زیاتر لە نیو سەدەیە لەلایەن تەواوی دانیشتوانی ئەو گوندە جێبەجێ دەکرێت. یاسایەک تایبەت بە قەدەغەکردنی جگەرە کێشانە لەلایەن دانیشتوانی گوندی کانی تاوک. زیاتر لە 50 ساڵ دەبێت لە باب و واپیرانمانەوە بڕیار درا کە جغارە کێشان لەو گوندەی بە هەموو شێوەیە قەدەغەیە. هەتا ئێستاش خەرچی ئەو گوندە هەموو ئیلتیزام بەو بڕیارەوەکان. دانیشتووی گوند کە جگەرە کێش نییە. من میوانەکەم هات خەلکی کوردستانی باکوور بوو کە دیتی لەو گوندە کە جگەرە ناچێشی ئەو جگەرە چێش بوو. لە خۆیەوە بڕیاری داوتی منیش جگەرە ناچێشم لە مەوضوع. وەکو میوان تەبیعیە جگەرە چێشبی جگەرەی خۆ دەچێشی دەڕوا بەڵام زۆر کەس ڕێز لە یاسای ئێرە دەگرن لە بۆ نمونە کە دێن لێرە دادەنیشن بە تایبەتی ئەگەر لە ژوورێ بن دەستنە دەرێ جگەرێک دەچێشن و دێنەوە. ماوەی زیاتر لە نیو سەدەیە دانیشتوانی گوندی کانی تاوەیەک بە پشبەسن بە یاسایەکی تایبەت بە خۆیان جگەرە کێشانیان قەدەغە کردووە و هیچ کام لە دانیشتوانی ئەو گوندە جگەرە ناچێشن. خۆ ئەگەر ڕۆژێک لە ڕۆژان یەکێ لە ماڵەکانی ئەو گوندە میوانێکی بێت و جگەرە چێش بێت دەبێت ئەو میوانە بزانێت کە هیچ کام لە دانیشتوانی ئەو گوندە لە ماڵەکانیان تەبڵی جگەرەیان نییە. بۆیە بۆ کێشانی جگەرەکەی دەبێت بچێتە دەرەوەی ماڵەکە. وێڕای قەدەخەکردنی جگەرە کێشان پاراستنی ژینگە قەدەخەکردنی ڕاوکردنی ئاژەڵ و باڵندەی کێوی و بڕینی دار و دەرەخێت نێشتنی نەخوێندەواری و دەرهێنانی مۆڵەتی شۆفێری لە تەمەنی 18 ساڵی لە تایبەتمەندەکانی دیکەی دانیشتوانی گوندی کانی تاوکن. لە گوندی کانی تاوک کۆی خەڵکی گوندی کانی تاوک خوێندەوارە لێرە ڕاوکردن قەدەغەیە هەم داربڕێنش قەدەغەیە. خەڵکی ئێرە زیاتر حەزی لە دارچاندنە سروشت جوانکردنی سروشتی کوردستانە پاش ماوە زبر و خاچاک شوێنێکی تایبەت لەو گوندەی هەیە هەم لانی تەندروستی و هەم لانی ژینگەی شوێنێکی تایبەت دروست کراوە پاش ماوەەکان ئەگوازدێنەوە لە ناو بدرێن لەو شوێنە. گوندی کانی تاوک لە سنووری شارەدەی باسرمە سەر بە قەزای شەقڵاوەیە. ڕێژەی دانیشتوانی 50 خێزانە و پێک دێت لە 150 کەس. ماوەی 58 ساڵە خۆڕسکانە بڕیاری قەدەخەکردنی جگەرە کێشانیان لە گوندەکەیان داوە و تا ئێستاش هیچ کەسێکی ئەو گوندە یاساکەی پێشێل نەکردووە. خۆشبەختانە هێشتا لە کوردستان خەڵکانێک هەن کە دڵسۆزی ژینگەن و دەیانەوێت بە ئەنجامدانی کارێک یاخود قەدەغەکردنی کارێک لە خۆیان
ژینگە و ناوچەکانیان بپارێزن. لە گوندەکانی ئێمە هێشتا بە تایبەتە و گوندانی کە ئاوادانن و بەشێک لە داهاتی خەڵکی کوردستان دابینەکەن یاخود ئەو خواردەمەنیانی کە هەیە یان لە ڕووی ئاژەڵداریەوە کە سەرقاڵن بەکارکردن هێشتا خزمەتی نەوشارەکانەکەن لە هەمان کاتیشدا ئەوەی کە زۆر جێی بایەخە ئەوەیە کە بیریان لە پاراستنی ژینگە کردوێتەوە چونکە هەمیشە ئازانین کە گوند کەمتر هەوا و ژینگەکەی پیسە بێ بەڵام لەگەڵ ئەوەشدا ئەویان کردوتە خاڵی سەرەکی هەرچەندە جگەرەکێشان لە هەوای ئەوێ لەوانێ زۆر کاریگەری نەبێ بەڵام لەگەڵەوەشدا پابندن بەو ڕێنمایی و ئەو پەنجەماڵێکە لەوێن جگەرە ناکێشن. ومێ دەکەین ئەمە بێتە کللتورێک لە نێو شار و شوێنە گشتیەکان بەتایبەت جێبەجێ بکرێ و پاشیوێک و پارشێوێکی خۆش بۆ هەموو لایەکتان ومێ دەکەین کاسەرجەم بە بڕگە و بابەتەکانمان جێگای سوودی هەموو لایەکتان بێ هەر شار.